بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عزیز خۆمان بە بەختەوە و خۆشحاڵ دەزانین جارێکی دیکە لە بەرنامەی پەیامی ڕۆژ کۆمەڵێک بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردوون دەخوازم کە سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. زۆر سپاس دانیار بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و گانیتان باش ئاسوودە و کامەران بن. ئەمڕۆژ لە پەیامەوە لە پرۆگرامی پەیامی ڕۆژ لە خزمەتتان ئابین بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک بەگە و بابەتی جیاواز و یەکێکیش لەو بابەتانەی دەمانەوێت قسەی لەسەر بکەین. لەم وەرزەیە وەرزی قەدەغەکردنی ڕاوی ماسی دەست پێکاتەوە دیارە ساڵانە لایەنە پەیوەندیدارەکانی تایبەت بە ڕێگریکردن لە ڕاوکردنی ڕاوە ماسی وەروە پلان و پرۆژی خۆیان ڕادەگەێنن. ئێمە یەکێک لەو بابەتانی دەمانەوێت قسەی لەسەر بکەین وەرزی قەدەغەکردنی هاتوچێ و سزایانی دایاندێ بۆ ئەو کەسانێکەوە یاساشکێنی دەکەن یان زیانەکانی چین لە ڕووی ژینگەیەوە لە ڕووی بەرهەمی ماسیەوە. وەروایەکی تیژ لەو بابەتانەی زیاتر ئەمڕۆ بۆتە جێگەی باس و گفتوگۆ ئەویش فراوانبوون و زۆرتر بڵاوبوونەوەی پەیامی پیرۆزی ئیسلامە لە ئەوروپا وەروە لە جیهانی دەرەوەی جیهانی ئیسلامی و با بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی کە ئێستا لە ئەوروپا گەشەیەکی زۆر هەیە لەو بارەیەوە قسە لە با بڵێن ئیسلامەکەین بۆڵی ئیسلام وەروە گەشەی ئیسلام لە ئەوروپا هەڵیش هەدەین لە ڕێگەی تۆڕی پەیامێرانمانەوە لە شار و شارچەکان زانیارەکانی ڕۆژ بۆ ئێوەی عازیز بگوازینەوە. ڕازان ئەمانە و کۆمەڵێک زانیاری دیکە لە بەرنامەکەماندا دەبێت تا کۆتایی بینەرمان بۆی کە سوودمەند لە تەواوی بابەتەکانمان دەست پێک دەچینە لای کەش و هەوا بزانین گۆڕانکاریە کەش و هەوایەکان چین پێکەوە بینەی دێت. ئایزان دەستێک دیتێکمان هەیە یاخود با بڵێن ڤیدۆیەکمان هەیە لەسەر قەدەغێک ببورن قەدەغەکردنی ڕاوی ماسی با بینەری ئەو ڤیدۆیە بزانین هاوکارانێکیان بۆ ئامادە. ساڵانە لە 15ی سێدا بۆ ماوەی 3 مانگ بەهۆی دانانی گەراوە وەرزی قەدەغەی ڕاوکردنی ماسی لەلایەن وەزارەتی کشتوکاڵی هەرێمی کوردستانەوە ڕادەگەیەندرێت. بەشێک لە ماسیگرانیش دەڵێن لە کاتی قەدەغەی ڕاوکردندا بە شێوەی نایاسایی لەلایەن کۆمەڵێک ڕاوچی بە هاوکاری کەسانی دەستڕۆیشت و ڕاوی نایاسایی ئەنجام دەدەن. ئەوەی مایەی نیگەرانی ئەوانە لێپێچینەوەی تەواو لەگەڵ ئەو کەسانەدا ناکرێت. لە وەرزی قەدەغەی ڕاوە ماسیدا کۆمەڵێک خەڵک هەیە یعنی کە ڕاوی ماسی قەدەغە دەکرێت ڕاویوان ئەو کاتی دەست پێ دەکات کۆمەڵێک دەستڕۆشت و دەستن خەڵک ئیزن دەدەن شەوانە خەڵک ئیزن دەڵێن کاکە بڕۆ پۆلیس عایدی ئێمە ماسیگرتنیش عایدی ئێوە ینی لە زۆر شوێن هەیە ڕاو دەکرێت ئەمە گلەیمان هەیە دەبیستینەوە لە خەڵک دەبیستینەوە دەڵێ بۆ منە ئەو ساڵ مەنعەکەی ئەوەندە ماسیم گرت ینی ماسیش یەکجار زۆرمان گرت لە فڵانە شوێنەی ئەو کەسانی کە ڕاوی ماسی دەکەن لەو کاتانەدا یان کەسێکی زۆر دەستڕۆیشتونە یانەوە تا بە شەوان لە شەواندا ئەو ڕاوە دەکرێت ینی لە کاتێکی وادا دەکرێت ئەگەر پۆلیسیش دەستیان پێیان ناگات. کابراایکی قولابچی بەوانەیەکی خۆی دی ئەلێرەکانە دادەنیشی بۆ وەڕەزی خۆی یەک قولابی تێداوێ پۆلیس فەوری دەگاتە سەسەری کاکەسە مەمنوعە
بەڵام کابرا شێوێ بە تەن دەگرێ ماسی بەوی ناڵە مەمنوعە. وتەبێژی پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕینیش دەڵێت لە ساڵی ڕابردوودا لە ماوەی قەدەغەی ڕاوی ماسیدا بەدەیان سەرپێچی کار خۆیان و کەلوپەلەکانیان دەستیان بەسەرداگیرا و دراونەتە دادگا سەبارەت بەو ڕاوچیانەی بە شێوەی نەیاسایی لە وەرزی قەدەغەکردندا ڕاو دەکەن دەڵێت بە پێی بەڵگەی پێویست ئەو کەسانە دەستگیر دەکەن و دەیان دەنە دادگا. کە لە 4 سی 2021 تاوەکو 15 6 2021 قەدەغەی ڕای ماسی ڕادەگەیەندرێت بۆ پاراستنی سامانی نیشتیمانی. ئێمە کە هەشتێکی ببیستیم بە بەڵگەوە دەمانەوێت و بە دوواداچوونیش دەکەن دیارە مەفرەزەی گەڕۆکیشمانەیەوە کاجدا خەفەری هەموو 24 کاژمێرێک خەفەرێکی بەڕێبەرایەتیمان دیاری دەکرێت بۆ گەڕان و پشکنین بۆ ئەوەی کە ئەو زانیارەیە کە پێ دەگەیەندرێ بیدۆزینەوە و بتوانین سەرچاوەکەی بدەینە قانون یاسا. سزاکەیان ئەو کاتی دادوەر دیاری دەکا و بە پێی بڕیار و قانونی یاسایی ئەو کاتی ئیزراعاتی یاساییان دەگەڕێت و کارای یاساییشیان بەرامبەر جێبەجێ. ساڵانە بە پێی شیکاری پلەی گەرمی ئاوی دەریاچەکان و وادەی وەرزی گەرادانانی ماسی دیاری دەکرێت و وەرزی قەدەغەکردنەکەشی ڕادەگەیەندرێ بەو پێی لەم وەرزەدا ماسی دێتە کەناری دەریاچەکان و وەرزی گەرادانانی دەست پێ دەکات. ئەم ساڵیش لە 15 سێدا قەدەغەی ڕاوی ماسی ڕادەگەیەندرێ تاوەکو 4 6. لادەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام. لازان هەموو ساڵێک لە وەرزەدا لە 15 سێ قەدەغی ڕاوماسی دەست پێ دەکات تاوەکو 15 شەشی هەموو ساڵێک بۆی کە لەو وەرزەدا لەو ماوەیەدا زاوزی زیاتر بکەن و ماسیەکان زۆرتر بن و لەگەڵیشیدا لە هەموو وەرزێک و لە هەموو ساڵێکدا ڕاوماسی بە شێوازی نایاسایی قەدەغەیە وەکو ڕاوکردن بە تۆڕی کوونوەرەوە بە مادە ژەهراویەکان بە تەقینەوە بە کارەبا ئەمانە لە هەموو وەرزەکاندا ڕاوماسی بە شێوازە قەدەغە دەکرێت. بەڵێ بینەرانی عزیز بە شێوێکی گشتی وەرزی بەهاران هاوڵاتیان لە هەرێمی کوردستان دەچنە دەشت و دەر هەروە کۆمەڵێک بۆنە هەیە گەرچی ساڵی ڕابردوو وەروە کرێم ساڵیش تا ڕادەیەک بۆی پەتای کۆرۆناوە بەشێک لە سەیران و گەشتی هاوڵاتیان چ گشتی بێت و چی تایبەتی بێ تا ڕادەیەک کەمتر بێت لە بەراورد بە ساڵانی ڕابردوو مێ دەکەین ئاگاتان لە ژینگەی کوردستان بێ ژینگەی کوردستان بپارێزن پاشماوە خۆراکی وەروە لایلۆنەکان لەگەڵ خۆتانە کۆ بکەنەوە ئەو ژینگە جوانە با نەسووتێت تێک نەچێ وێران نەبێت و هەروە بە دیاری کراویش لەم وەرزەیەکەوە قەدەغەی ڕاوکردنی ماسیە چکە زیانێکی زۆر بەربەرهەمی ماسی یەکەوێت دەمێ دەکەین ڕاوچیان یا خۆت ئارەزومەندانی بواری ڕاوی ماسی بۆ خۆیان کە هەر بێگومان پیشەی خۆشیانە سوودیان زیاتر بێ لە وەرزی ڕاوکردنی ئاساییە لەم وەرزەیە ڕاوماسی نەکەن. دانیار بەڕاست تۆ ڕاوماسی کردووە قەت؟ وەڵاهی یەکجار لەگەڵ کاک جەلالوانە ڕۆشتین هەرو جار و ڕۆشتم. هیچ ماسی و گردیانی خۆ زۆرمان کرد. چۆن ینی بەچی؟ وەڵاهی تۆڕمان پێ بوو. تۆ سەڵێ بە تۆڕ مەیگرن خۆشە تۆڕێ بە ئەخۆ تۆڕێکی کە هەیە پێم وایە کونی وردی هەیە ناو تۆڕە نییە ئێمە تۆڕێکی کە بوو تۆڕێکی گەورەیە ئەومان بەکارێنە ئەینا ئەو تۆڕە قەدەغەیە خۆ ڕۆشتی تا ئێستا من بەڵێ یەک دوجات لەگەڵ هاوڕێیان ڕۆشتن بۆ ڕاوماسی بەڵام هیچ کات ماسی ڕاو نەکردومە نازانەوان هەموو کلاپەکەی ماسی پێوە بۆەوەی من هەرچی پێوە نەبووی تر هوەری ماسیگرتنم باش نییە جا کاک شوانێمەکە ڕۆشتین بۆ دەربەندی ڕانیە بۆ ڕاوماسی ماکرد وا دەبێت بەو شەوە کاک جەلال چوو بووە ئەو سەری ئاواکەەوە ینی بەمەلەکردن بەمەلە بەزەر چەناوە شتەکانی پێ بۆەوەی کە بۆ پارێزی وەڵام ڕژەڵا بەغیرت بوو. بەڵایزان هاوکارانمان زانیارێکیان بۆ ئامادەکردوین لەسەر سوودەکانی کولەکە بابینەری بین.
بڵازان لە چاوەڕێکەمی بەرنامەکەماندا باز لە قەدەغەکردنی ڕاوەماسی دەکەین کە وەک پێشتر ئاماژەمان پێکرد لە 15 سێوە تاوەکو 4 دەست پێ دەکات بزانین ڕێگریەکان چین و هەروەها بزانین پۆلیسی دارستان چۆن ڕێگری دەکات لە قەدەغەکردنی ڕاوەماسی ڕۆها ئەو ڕاوەماسیانی کە بە نایاسایی دەکرێت چین. بۆ گفتوگۆی زیاتر دەچمە لای میوانەکەم کە لە ڕانیەوەی بەڕێز ڕایت بێستون عەزیز و تەبێژی پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕین. کاک ڕایت بێستون سڵاوی خوارد لێبێت، سپاس بۆم دەرفەتە. سڵاو لە جەنابەت، سڵاو لە ئێوەی خۆشەویست، سڵاو لە بینەرانی بەڕێزی خۆشەویستیش. زۆر سپاس. کاک بێستون لەم ساڵدا چۆن پلان و بەرنامەتان دانا بۆی کە هاوڵاتیان لەم وەرزەدا ڕاوەماسی نەکەن؟ بەڵێ بە دڵنیاییەوە پلان و بەرنامەی ساڵی ڕابردوومان کە هەبووە نەجاعەتێکی باشینەوە کە لە ئاستی هەموو بەڕێبەرایەتیەکانیش وابزا لە بەڕێبەرایەتی پۆلیسی گشتی هەرێم و وەزارەتی ناوخۆش دەستخۆشی لە خەڵاتی ڕێزلێنان بە بەڕێبەرایەتەکەمان بەخشرەیە کە یەکەم بووە لە ئاستی بەڕێبەرایەتیەکان کە لەسەر پاراستنی سامانی ماسی بووە. بەڕێز ڕایت بێستون سنووری ئیداری بەڕێستان ڕێژەیەکی زۆر با بڵێن دەرفەتی ڕاوەماسیە چکە بە حکمیەوەی دەربەندی ڕانیە شوێنێکی زۆرە بۆ ڕاوەماسیکردن بەراورد بە ڕەنگە شوێنەکانی تر بەدەمەواتنی هاوڵاتیان وەروە ڕێزگرتن لە ڕێنمایەکانی ئێوە چۆنە سەرپێچی زۆرە ساڵانە یاخود هاوڵاتیانیش ڕێنمایەکانی ئێوە جێبەجێ دەکەن؟ وڵی جا ساڵ بە ساڵ خەڵک وشارترە، ساڵ بە ساڵ کە سەرپێچی کەمتر دەبێ، ئەوەی کە سەرپێچیش بکە ئێستا ئیجراعاتێکی توندی بەرامبەر دەکرێت و بە سزای خۆیان دەگەین و دووسیان بۆ دەکەن و سزای یاساییان پێ دەست پێ بدەین. بەڵام لە هەمان کاتیشدا هەموو ساڵانە هەروە بووە ئێمەش بە هەر ساڵ و پلان و بەرنمەیەکی خۆمان هەیە وەکو بەڕێبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕین. ئەو ساڵ لەوەیە پلان و بەرنمەیەکی واتر هەبێ کە لێ نەگەڕێن هیچ کەسێک کە ئەوانەی بیانێ بە گەشت و گوزاریش نزیکی دەریاچەکەی ببنەوە چکە ئەوانە دیارە زۆرینەی شت هەبوو لە پەناوپەسی ئەو گەشت و گوزارانە دەچوون بۆ کاتی ڕاوکردن و یان خۆیان دێشتەوە وەکو حایلە خۆیان دێشتەوە بۆ پاشانیش لە پانواندا یان خۆیان بوو یان کەسی تریان تیا بوو. ئەو شتانەیان هەبووە کە بتوانن دزە بکەن بۆ ڕاوکردن. بەڵام ئەو ساڵ پلان و بەرنمەیەکەیە کە لێ نەگەڕێن کە هیچ کەسێک لە کاتی ئەوەشدا گەشت و گوزاریشدا نزیک بە دەریاچە ببنەوە دەبێ وا بکەین کە بتوانن تا 200 مەتریش لە دەریاچەکە دوور بن. زۆر باشە کاک بێستون، لەگەڵ ئەم قەدەغی ڕاوەماسیدەدا ئایا درک بۆ کراوە کە سامانی ماسی ڕووی لە زیادبوون کردووە لەوەی کە لەم وەرزەدا قەدەغە دەکرێت؟ بەڵێ بە دڵنیاییەوە دیارە ساڵی ڕابردوو دەستخۆشیشی تەوامان لەلایەن هاوڵاتیان و فرۆشیاری ماسیشەوە بۆ هاتەوە و لە هەمان کاتژدا ئەوانەی کە ڕاوچەکانیشن دەستخۆشیان لێکردین زۆرینەی ڕاوچی دڵسۆزەکان کە ئەوانەی کە کاتی قەدەغەی ڕای ماسی زاتی ئەوایە ناکەن و بە گوناح و بە تاوانی دەزانن کە توخن بەو تاوانە بکەن و بچن زیادەڕۆیی بکەن و دەگەڵ ئەوەش دانینە کە زیادەڕۆی بکەن. ئەوانەی کە دەیکەن ئەوانە بەڕاستی تاوانکارن چکە هەر شتێکە بە هەر ماسیەک ملوێنەها گەرا لەناو دەچی کەواتە ئەوە زەرەر بە مافی گشتی دەگەین بە مافێکی نیشتیمانیە ینی زەرەر بە خۆیان دەگەینی. بڵێ کاک بێستون لێرەوە پەیامێکت هەبێ بۆ هاوڵاتیان بەگشتی بەتابەت دەڤەری ڕانیە و وەروە دەڤەری ڕاپەڕین بچکە لەو مەنتیقا ڕێژەیەکی زۆر دەرفەتی ڕای و ماسیە بۆی دەریاچەکەوە. ئەگەر ئاماژەیەک بۆ با بڵێن ئیجراعاتانە بکەیت ئەگەر بێت و هاوڵاتیەک ڕاوەماسی بکە بۆی هوشیارتر بن یاخود بە ئاگا بن بزانن نەڵێ نەمانزانی و بۆچی وایە بۆچی ئەمە ئەوەندە ئیجراعاتی قورسە بۆی خەڵکی زیاتر وشیار بێت. دڵنیا بە ئیزراعات ئەو بە بڕیاری حاکمە ئیزراعاتی دەردەکات دیاریکردنی ئیزراعات و یاخود هەر گرتنێک و یان هەغڕامەیەک هە لەلایەن دادوەری بەڕێزەوە دیاری دەکرێت. بەڵام دڵنیا بە ئەو ساڵ تونتر دەبێت لەسەر قەدەغەی ڕای ماسی داوا لە هاوڵاتیانی خۆشەویست دەکەم ئەوانەی کە پار ویستویانە کە ساڵی ڕابرد کردویانە ئەو ساڵ نەیکەنەوە دوور بن لەو تاوانەی کە بە تاوانێکی سامانی نیشتیمانی دەناسرێ دوور بن لەو تاوانێک کە زەرێکە بە خۆیان و بە هەموو مافێکی گشتیە کە ئەوانەی کە بشیکەن بڕوات بێ زەرەر دەکەن چکە ئەو دەریاچەیە تۆق دەکرێت لە کارمەند و
لە ژێر چاودێری بەڕێوەبەرایەتی خۆمان کە بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگە ڕاپەڕینە لەبەرەوەی 14 خاڵی جێگیرمان دەبێت و 14 مەفرەزەی گەڕۆکی بە ئۆتۆمبیلیش و بە پێڕێویشمان دەبێت و لە هەمان کاتیشدا خەفەری بەڕێوەبەرایەتیش و لەژێر چاودێری بەڕێوەبەرایەتیشمان بە بەردەوامی 24 کاتژمێری ناوەستن ئەو سێمانگانە خۆیان لە ئیشوکارەکانی خۆیان و پشوش دەردەخەن و خۆیان دەخەنە سەر ئەرکەوە بۆ پاراستنی سامانی ماسی و سامانی نیشتیمانی کە بە مافێکی پیرۆز و بە مافێکی گشتی دەداسرێن بڵێ. کاک بەستون شێوازێکی دیکەی ڕاوکردن هێویش ڕاوکردنێکی نایاساییە بە شێوازی کارەبایی یاخود تەقەمەنی کە لە نێوان دەریاچەکاندا دەکەن یاخود بەو شێوازەی کە مادەی ژەهراوی دەڕێژن لەو شوێنانەدا ئایا ئەمە بوونی هەبوو لەو ناوچەیەدەوە ئایا ڕێگرەکانی ئێوە چین و ئەو کەسانەشی کە ئەم جۆرە کارانە دەکەن چ سزایەکیان دەدرێت؟ سزایان گەورەترە لەو سزایانێک کە ئەوەی کە دەچی بە تۆڕ و یاخود بە خولابووانە دەچێت ڕاو دەکات بەڵێ سزایان قورسترە لەبەرەوەی ئەوانە ئەوە پێیان دەڵێن کۆمەڵکوش کە هەشتێک هەر زیندەوەرێکی ئاوی هەبێ بەڵێ هەر هەمووی بەردەکەوێت بە گەورە و بە بچووکەوە جا ئەنواع زیندەوەرەیە بەڵێ ئەوە تاوانی گەورەترە هەم بە تەزووی کارەبا هەم بە ژاراوی هەم بە ئەو مادە تەقینێرەکان کە دەیانەوێت کۆمەڵکوژی بکەن لە ناو دەریا و ڕووبار و ئەو چەمانە بەڵێ بە دڵنیاییەوە ئەوانش هەبوومە چەمەلەفێکمان هەبووە بەڵام ئەو ساڵیش هەر بەرناممان هەیە ئەو ساڵ کە ئەوە دەبێت هەر شتێکی وا هەبێ ئیزراعاتی زیاتر و تونتریش بکەین. کاک بێستون لێرە و لەوێ یانێ هێشتا نەبووە یانێ دیاردەیەکی بەردەوام کۆمەڵک حاڵەت هەبوون بەدەر لە ڕاوی ماسی ئیدی ئایا دەستی دەرەوە بێت دەستێکی تێکدەر بێ گروپی دژی بەرژەوەندیەکانی گشتی نیشتیمانی بن دەمانبینی ماسیەکی زۆر دەمردن دەکەوتنەوە سەر ئاو ژەهراوی دەبوون واتە بێەوەی سوودیان لێ وەربگیرێ بۆ ڕاو لە سنووری ئیدارەی ڕاپەڕین پێشتر تەجروبەی وا هەبووە یاخود پلانیش دانراوە بۆ ڕێگریکردن لە حاڵەتێکی وە کە ماسیەکی زۆر نەفەوتێنرێ یاخود زەرەر لە سامانی ماسی نەدرێت بە دڵنیاییەوە ئەوە ئمە بەدووادا چون دەکەین هەر شتێکی وا هەبێ کە پێ بە پێ بۆ خۆمان پۆلیس بە پێی یاسا و قانونی خۆی بەدووادا چون دەکات کە بتوانێت کە ئەو تاوانبارە بدۆزیتەوە کە ویستویتی بە مادەی ژەهراوی جا لە ڕووبارەکان بزیاتر لە ڕووبارەکانە لە چەمەکانە لە سەرویە کە ئەو شتانە بەکاردێنن ئێمەش بەدووادا چون دەکەین تا تۆمەتبارەکە دۆزینەوە بتوانانی تونتری سزا بدرێ بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە شتێکی وە کەمە دەگمەنە وابزانام ساڵی پار بوو پێرار بوو 1-2 حاڵەتێکی وامان هەبوو ئەوانش هەموو بە ئیزراعاتی خۆیان گەیەندران بڵێ ئەو ساڵیش بەرنامەمان دەبێ هەر شتێکی وا لەو ڕۆی هەموو بڵێ بە دڵنیاییەوە بەدواداچوونیش دەکەین و دڵنیا بە ئیزراعاتی تونند و یاسا و قانونیشی لەسەر جێبەجێ دەکرێت. زۆر باشە کاک بێستن زۆرجار هاوڵاتیان پرسیاریەوە دەکەن کە ئێوە ئەو ماسیانی دەستی بەسەردا دەگرن کە بەهۆی ڕاوکردن لە وەرزی قەدەغەکراودا دەیگرن چی لێ دەکرێت و ئایا دەفرۆشرێتەوە؟ ئەوە دادوەری بەڕێز دیاری دەکات یان تەلەفی دەکات ئەو ماسیانە کە کەلکی خواردنی نەبێ تەلەفی دەکات ئەو ماسیانە کە کەلکی خواردنیشی بێ کە لەبەرەوەی کە هاتووە دەرەوە تازە لە ئەوەی لە زیندویەتی خۆی چوتە دەرێت چوتەوە ماوی بێژیانی کە تاوەکو ئێستا بەڵام ئەوانەش دیارە بە قەرارێکی دادوەری بەڕێز دەخرێتە مزایدەوە بەو بڕێ کە زیاترین نرخ کامە پێی ببخشرە ئەو کاتی ئێمە بە لیژنەیەکەوە بە لەژێر چاودێری لیژنەی دادوەری بەڕێزەوە جێبەجێ دەکرێت و دەخرێتە مزایدەوە بڵێ بە هاوڵاتیان. کاک بێستون چاودێریکردن و ئێشەگری مەفرەزەکانتان لە چ کاتێکدا دەبێت؟ ئاتە شەو ڕۆژ دەست بەکار دەبن بۆی کە چاودێری ئەوە بکرێت کە هاوڵاتیان لەم وەرزەدا ڕاوماسی نەکەن؟ 24 کاتژمێریە ئەو چاودێریە بەڵێ یعنی ناوەستەوە کە هەموو کاتێکیش هەموو ساڵانی ژوا بە بۆیش بەردەوام هەمومان ئەرچی خۆمان ئەرچی دەرەوەی ئەرک واجباتی خۆمان هەر هەموو دەخینە گەڕ بلە پێناوی پاراستنی سامانی نیشتیمانی ئەو سامانی کە ئێستا
بە سامانشی نیشتیمانی دەناسرێ بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە نەوەگەیمە هەر هەمومان ناڵێن وڵا ئەوە نابێت چکۆ بە دڵیات هەیە لە نێوان ئەفسەرەکاندا و لە هەمان کاتیشدا هەر ئەوە شتێکی شەبێ کارمەندەکانیشمان وەجبەی خۆیانەیە دوو وەجبەیە هەر وەجبە و ئەوە دەبێ وەوجا لە هەمان کاتیشدا دەوامی کارمەندانی ڕۆژانەشمان هەر هەمووی دێنە سەر ئەرک بۆی بتوانن زیاترین بتوانین پاراستنی سامانی ماسی و تونترین سزای بەو تاوان بارانە بگەێنین کە لێ نەگەڕێن زیادە ڕۆی بکەن لەسەر ئەو دەریاچەیە. کاک بێستون دیارە ئەم وەرزی قەدەغەکردنا پۆلیس و برایانمان لە ژینگە و وەروە پۆلیسی دارستان زیاتر ماندوو دەبن لە ئەرکان هەماهەنگیتان لەگەڵ لایەنەکانی تر وەروەها دەستگاکانی تری پۆلیس برایانی ئاسایش بۆی هاوکارتان بن لە هەر حاڵەتێک یا خود ئەو دیاردانەی دەبن هەبووە پێشتر یاخود ئەو لە پلانی ئێوەش هەماهەنگیەکان کراون یاخود دەکرێن؟ تا ئێستا شتی وا ڕووی نێداوە هەر بە کارمەندانی خۆمان جێبەجێمان کردووە بەڵام شتێکی وا حاڵەتێکی وا گەورە ڕووبدا دەربچی لەو توانا و تااقەتەی لەو هێزەی کە لە ئێمە دەربچی بە دڵنیاییەوە هەماهەنگ دەبین لەگەڵ بەڕێبەتی ئاسایش و بەڕێبەتی پۆلیسی مەحەلی و بڵێ جیئەتەکانی دیکەش جیئەتی ئەمنی سەر بە ئیداری ڕاپەڕین بڵێ. زۆر باشە کاک بێستون دیارە ماوەیە بەهۆی قەیرانی دارایی کەمی موچە و بەشێکی زۆر لە فەرمانبەران وەروە بێگومان برانی پۆلیسیش هەر پشکی شەریان بەردەکەوێت لە دەوامی زۆرکردن و وەربە پێچەوانشەوە موچەکانیشان وەکو موچەی هەموو فەرمانبەرانی ترە. ئەگەر کۆمنتێکی خۆت داوایەکی خۆت بۆ لایەنە پەیوەنددارەکان پۆلیس و بەڕێوەبەرایەتیەوە ئەو ئیمکانیاتە تەواوانەی هەیە یاخود بەتابەت لەم وەرزە ڕەنگە پێویستە کۆمەڵێک پێداویستی کە ڕەنگە لە ڕووبارایەوە بتوانن سوودی لێوەرەگرن بەکاری بێنن لەو قایەخانە یاخود شتێک ئیمکانیاتی تەواوتان هەیە یان قەیرانی داراییش تەسیر لە توانا وزەی ئێوە دەکا بۆی باشتر ئیشەکانتان جێبەجێ بکەن؟ بڵێ ئەوە ئەو پیلان و بەرنامانە پێویستی بە داواکاری بڵێ هەیە بۆ پاراستنی ئەم دەریاچەیە ئەوەش لەلایەن بەڕێبەرایەتیمان ئەوە جێبەجێ کراوە بەرز کراوتەوە جێبەجێش دەکرێت ئێوە ناوەستینەوە هەتاوەکو ئەو شتەشمان بۆ جێبەجێ بڵێن وڵات بۆمان نەکرێ و ئەوەکەین پشت گوێ بخەین پاراستنی ئەم دەریاچەیە نەخێوانە ئێمە لەسەر ئەرچی خۆمان لەسەر ئەرچی بەڕێبەرایەتیمان پۆلیسی بەڕێبەرایەتیمان جێبەجێ دەکات ساڵانەش وایە ناوەستی لەسەر ئەوەی تا ئەو کەلوپەلانەی بۆمان دێیان نا ئەوە بەڕێبەرایەتیمان ئەو شتیان ئەوە کردووە بەرز کردوتەوە بۆ جێبەجێکردن هەم ساڵانە مانگەک پێش ئێستا پێش قەدەغەی ئەو شتانە بەرز دەکرێتەوە بۆ جێبەجێکردن بەڵێ بە دڵنیاییەوە تا ئەو کاتیش دەگات و کۆتایش پێدێ. بەڵێ کاک بێستون بۆ بەرچاوڕوونی هاوڵاتیان و بینەران لەم وەرزەدا کە ئێستا لە بەیانی و دەست پێ دەکات قەدەغەکە ئەو کەسی کە ڕاوەماسی دەکات بە شێوازی قوڵاب بێت یاخود تۆڕ بێت سزاکەی چی دەبێت بۆی کە هوشیار بن لەم وەرزەدا ڕاوەماسی نەکەن چ سزایەکیان بۆ دیاری کراوە کەسانە؟ ئەو سزا دادوەری بەڕێز دیاری دەکات ئێمە ناتوانین دیاری بکەین بەڵام ئێمە دەتوانین دەست هەر کەسێکەوێت حالەی دادوەری بەڕێز زانیاری نییە کەسێک ئەگەر لەسەر ڕاوەماسی گیرابێت و بە شێوازێک سزا درابێت؟ بەڵێ هەمانە بڵێ زۆر ماوتەوە و کە ئەوانەی سزاکەشیان قورسە دیارە زەربەیەکی زۆریان لە دەریاچە گەیاندووە هەیە بە شێوازی زۆر بچوانەوە ئەوجا هەرچی ئەتیزە و کەرستەیەک هەیە بۆ ڕاوکردن هەمووی قەدەغەیە بە هەتا بە قولابیشەوە هەتا شتێکی شەبێ بکە بە نیازی ڕاوکردن بێ هەر قەدەغەیە بەڵێ. زۆر باشە کاک بێستون لەو دەرفەتە کەمەی ماومانە دووبارە دەمەوێت و دەرفەتە بەڕێستان بدەمەوە لێرەوە پەیامێکی تر بۆ هاوڵاتیان بدەن تاوەکو ئەم پەیامە بێتەوە هۆکارێک ئەرکی سەرشانی ئێوەش کەمتر بێتەوە وەروە هاوڵاتیان زۆر ئێوە هیلاک نەکەن بەوەی کەوا دوور بکەونەوە لە ڕاوەماسی لە کاتی قەدەغەیە و وەروەها وشیار بن لە مامەڵەکردن لەگەڵ دەریاچەکەیە. بڵێ من ئێمە وەکو بەڕێبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕین داوا لە هاوڵاتە خۆشەویستەکانیش دەکەین داوا لە وشیاران دەکەین داوا لەو ڕاوچانێک کە پێشتریش ڕاوچی بوونە و کە ئێستا دوور کەوتونەوە و لەبەرەوەی کاتی قەدەغەی ڕای ماسی هاتوونە هاوکارمان بن
هاوکارمان بن ڕۆشن بیرانەوە دڵنیاییەوە ئێمە بۆ ئەوانیش دەبێ کە ئێمە دەبینە پارێزەری ئەو دەریاچەیە دەبێ ئەوان کە هاوکارمان ئەوانیش خۆیان وەکو پۆلیسێک نیشان بدەن بۆی بتوانن ئەم دەریاچەیە زیاتر ئەو سامانێکی گشتیە بە زیاد بێ سپێنی بۆ داهاتی ناوچەکەشمان بڵێ قازانج دەگەیەنی کە لەو ڕوویەوە کە لە ڕووی سامانی ماسیۆیە بە دڵنیاییەوە بۆ خۆشیان قازانجەوە بۆ حامیش قازانجە کە بۆ مافی گشتیە کاوە بەڵێ بە دڵنیاییەوە من بەس داواکارم لە هاوڵاتیان هاوکار و هەماهەنگ بن دەگەڵ کارمەدانی پۆلیسی بەڕێبەتی پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕن کە لە سەدەریاچە و خاڵە جێگیرەکانی سەدەریاچەکەنە نەتوانن ئەگەر هەر نەبێ با هاوکار بن زانیاریمان پێ بدەن ئەگەر نازانیاریمان پێدان با دوورکەونەوە لە سەر دەریاچەکە بۆی زەربە بە دەریاچەکە نەگەێنن بتوانن ئەو زیندەوەرە ئاویانە بە ئازادی بسوڕێنەوە تا کاتی قەدەغا دەشکێ. زۆر سپاس بۆ بەڕێز ڕایت بێستون عزیز و تەبێشی پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕین سپاس بۆ دەرفەتەی بە ئێمە بەخش. بەڵێ بینەرانی عزیز ناوڕێکمانەیە و دێنەوەلاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی نێودەوڵەتی. لە تایبەتمەندیە ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس زیاتر لە مەرشحبوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون. بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. ئەتەوێت باجلێکی کوردی کەشخە و جوانەوە دەرکەویت و بەهارەکەت زیاتر ڕازاوە بکەیت ئەوە سەردانی قوماش فرۆشی عیسا هەورامی بکە بە بۆنەی نزیک بوونەوەی وەرزی بەهار. قوماش فرۆشی عیسا مۆدێلی نوێی قوماشی هێناوەتە بازاڕەوە بە کوالێتی بەرز و ڕنگ و مۆدێلی ناوازە و هەرزانترین نرخەوە. ئەم بەهارە گەرەتەوێ باجلێکی جوانی کوردەواریەوە دەرکەویت ئەوە قوماش فرۆشی عیسا لە بیر نەکەیت. ناونیشان سلێمانی کانی ئاسکان نێوان مزگەوتی گەورە و قوتابخانەی گۆیژە قەڵای دمدم تەلاری شێخ موستەفا بازاڕی زێوەری نوێ دوکانی ژمارە 8 ژمارە تەلەفۆن 0772 105 71 37 0751 113 90 73 قوماش فرۆشی عیسا هەورامی. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی کوبەیە. خواردنێکی خۆش و بەلەزەتە. زیاتر بە نانی گەرم و سەوز و مەستاوەخورێت و هەنێکیش بە نانی تیریەوە حەزیان لێیە. هەر چۆنێک بێ کوبەیە بەڕاستی خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود. ئەستان خۆشەویستە هاتینەوە بۆلاتە. لە بەرنامەیەدا خۆشترین و باشترین جبس هەڵدەبژێرین. سەرەتاش لە بەشداربووی دەستەچەتمانەوە دەست پێیەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دڵنیاییەوە هەمویان. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاراستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لە هیچ جبسێکی ترا نەخواردووە؟ ئەوەدا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە. کەردامێکی بێخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە و هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە.
کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی سەرجەم بەرهەمەکانی لە سەداسەد حەڵاڵ و بەپێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە. و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لەبێت ئازیزان دەچینە لای بڕگی پامێران سەرەتا دەچینە پارێزگای هەڵەبجە پامێرمان سامان فەتاح وەردەگرین سامان سڵاوی خوارد لەبێت دوایین زانیاری و چالاکیەکان چین لە پارێزگای هەڵەبجە. بەڵێ سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێدارە ئێستا خۆپیشاندانی قوتابیانی پۆلی 12 دەستی پێکردەوە ژمارەیەکی زۆر لە قوتابیانی پۆلی 12 لێرە گرت بوونەوەتەوە داواکاریان هەیە من ئەسبەلا یەکێک لە قوتابیانی پۆلی 12 بزانم داواکاریتان چیەوە تانوێ چ پەیامێک بگەێن بەنای خۆی گەورە و میرەبان ڕاستیەکەی ئێمە داواکاری گەور و ئەنتیکەمان نییە نام بەخوا ناتوانین بیرروخێن و ناشمانەیە ئێمە ئیشی ئێمە ئیسا خوێندنە تەنها داواکارین ڕەوشێکی لە باری خوێندنمان بۆ بڕەخسێن یعنی معقول نییە لەم کاتەیە کە کۆڕۆنا ڕێژەکەی لە بەرزبوونەوەیە لە هەر پۆلێکە 33 لە 35 لە بە هەبێ ئەمە دژە بە قسەی خۆیان دژە بە بڵاوکراوەکانی وەزارەتی تەندروستی دژە بە هەموو پێوەرێکی زانستی و شەرعی و علمی کە لە پۆلێکە 33 لە بە هەبن کە منهەجێ بۆ 10 مانگدانرابێ کەمیکەیتەوە بۆ 4 مانگ و بە زۆر بیخوێنیت و مامەسا بەسەری ئیوانەکان بڵێتەوە و تەلەبەش ئیمتیحام کا هەر لەو مەنهەجەی کە ساڵان تیاکراوە کارەکەتانەوە ڕاستی کێ کردووە بۆچەم ئەم ناڕزایەتیتان لە بەردەم بەڕێبەراتی پەروەردە نەکردووە بۆی کە پەیامەکەتان بگا بە شوێنی خۆی وڵا ڕاستیەکە یەکێ لەوە کارەکان کە نەچین بۆ بەردەم پەروەردە گوێمانێ ناگری یعنی پەروەردە مامۆستا سووران گوێ لە کێ گرتووە تا لە منی بگری ئەگەر گوێ لێ بگرتی ناخۆی ئەرکی بەڕێوبەری گشتی یعنی خزمەتکاری گشتی یعنی هیچ نەبێت لە ساڵێکە ئەم تەلەبانە دوو جار بەڕێوبەری گشتی ببینن بێتە مەکتەبەکانیان ڕابۆچوونیان وەرگریە تێبینیەکانیان وەرگریە ڕەخنەیەکیانەوێ بیگێنن یعنی من ڕەخنەیەکم بێ لە جادی ئەو بێ بۆ لای من بڕۆم بۆ لای گوێشم لێ نەگرێ ناچارین بینە بەردەم کازیوەکە بینە بەردەم وەزارەتی ڕۆشنبیری بەشکم کا حەمەسایی کە هەڵەبجەیە و کە لەوە چێ زیاتر وەلایەکێ بێ بۆ مەڵەبجێ ئیشێکمان بۆ بکە ئەوەی کێشە گرفتەکانتان زیاتر خۆی لە چی ئابینێتەوە قوتابیانی پۆلی 12 لە منهەج ئابینێتەوە منهەجمان لە 28 ڕۆژە کاکە ئێمە فریا هیچ ناکەین لەو 28 ڕۆژەیە و منهەجەکەمان زۆر ئەبێ هەمووی داخڵ بێ یا منهەجەکەمان بکەمکەنەوە یان پشۆکەمان بەزیاوکەن ئەو 22 ڕۆژەمان بکەم بە چ ڕۆژ تێگەی هەرەوەی لاانە پەیوەندیدارەکان جوابیەوە نەدەنەوە بەردەوام من لەوە یاخود لەوەی وڵاگە جوابمان ئێمە ئیشی هەموو ڕۆژێکمانە یان هەموو ڕۆژێکی مەعادل یان هەفتەی جاری یەم بێرە لە پۆلەکانە چەند قوتابی چەند خوێنکار لە پۆلێکاوانە خوێنن ئێستا ئێمە پۆلی دوانسەکانمان 3 پۆلمون لە باتی بیکەم بە 4 پۆل وەکەن چون کردیانە بە 2 پۆل لە باتی پۆلەکان زیاگەن بۆ ئەوەی بۆ ئەم نەخۆشیە بۆ ئەوەی تەسیرات و شتی نەبێ بۆ پۆلەکان زیاگەن چون کەمیان کردوتەوە چۆن شتی وابێ ئێستا ئێمە لە پۆلەکان 35 لەبین
دیارە لە ئێستادا گرتبوونەوە لەلاەن بەشێکی زۆری قوتابیانی پۆلی دوانزەوە بەردەوامەوە کۆمەڵێک داواکاریان خستە ڕوولەوەی کە بۆ نمونە مەنەجیان بۆ کەم بکرێتەوە ئەو خێرایی کە لە مەنەجا لە ڕێی مامۆستانەوە پیانە وترێتەوە و جۆرێک لە جۆرەکان خاو بکرێتەوە ئەو ماوەیشی کە دیاری کراوە بۆ ئەوەی کە وانەی پۆلی دوانزی تێدا بخوێنرێت وەکەوەی کە ساڵانە خوێندکارانی پۆلی دوانزە ئیزن دراون بۆ ئەوەی کە پێداچوونەوە بە کۆی وانەکان بکەن داواکارن ئەوەشیان بۆ زیاد بکرێت و داواکارن لە ناو پۆلەکانی شارەچاوی بارودۆخی تەندروستی بکرێ ڕەچاوی بەرزبوونەوەی ڕێژەی توشبانی کۆرۆنا بکرێکە ئەمان نیگەران لەوەی کە بۆ نمونە 3 پۆل بوون کراون بە 2 پۆل ژمارەیەکی زۆر لە قوتابی لە پۆلەکە کۆبوونەتەوە ئەمەش مەترسی لەسەر ژیانیان لە ڕووی تەندروستی دروستەکە بەڵام نەگەڕێمەوە لایەوە بەپێی وتەیەمانەمان بەردەوام بن تاکۆی کە پەیامی خۆیان بە شێوەیەکی تەندروست و بە شێوەیەکی شاوەگەیان بەلایەنە پەیوەندیدارەکان. سامان هیچ لایەنێکی پەیوەندیدار کەسێک لە وەزارەتی پەروەردەوە لە بەڕێبەرایەتی پەروەردەی پارێزگای هەڵەبجەوە کە هیچ کەسێک ناتۆ بەدەم داواکاریەکانیانەوە و گویان لێ بگرێت؟ ئەمان گرتبوونەوە ناڕزایەتەکان لە بەردەم بەڕێبەراتی پەروەردە نییە لێرە لە شقامێکی سەرەکی هەڵەبجەیە لە بەردەم بەڕێبەراتی ڕۆشنبیری ونەری پارێزگای هەڵەبجە ئەم گرتبوونەوە ناڕزاییان ئەنجامداوە. من لێم پرسین بۆچی ئێرە ئەمەلایانی معنی تایبەت بە ئێوە نییە بۆچی پەیامەکەتان ڕاستەی وەزارەتی پەروەردە بەڕێبەراتی پەروەردە نەکردووە ئەوان ئاماژیان بۆ گرکاوان ئامادە نەبوون لە پێشووتری شای گویان لێ بگرن قسەیان لەگەڵ بەڕێبەری پەروەردە کردووە ویستویانە پەنابەرنە بەر بەڕێبەراتی پەروەردە بەڵام ئاماژیان بۆ کردووە لەبەرەوەی کاوان دروست زانویانەکە بەرپرسانی پەروەردە لە هەڵەبجە گویان بۆ ناگرێت بۆ هاتوون لێرە کۆبوونەتەوە بۆی کە لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاندنەوە پەیامەکانی خۆیان بگەن بەلایانی پەیوەندیدار کە وەزارەتی پەروەردەیە. سامانەی چالاکیەکانی 33هەمین ساڵی کیمیا بارانکردنی شاری هەڵەبجەی شەهید چین وەروەها هیچ گۆڕانکاریەک لەو پلانەی دانراوە بۆ ئەم ساڵ بەسەری هاتووە یاخود کارەکان چۆن بەرەو پێش دەچن؟ بەڵازان دیارە سامانگوێ لێمە نەبوو دەچینە قەزای سێسەیە پامێرمان سوێ محەممەد وەردەگرین سوێ بسڵی خوارد لێبێت دوایین زانیاریەکان چین لە قەزای سێساد. بەڵازان تاوەکو پامێرمان وەردەگیرێت دەچمە پارێزگای کەرکووک چیانوری وەردەگرم چی ئەسڵی خوارد لێبێت دوایین زانیاریەکان لە پارێزگای کەرکووک چین. بەڵێ دیارە هاوکارانمان ئاماژەبەوە دەکەن پامێرەکان ناتوان پەیوەندیمان لەگەڵ بگرن ڕاپۆرتێکمان هەیە لە باز لە کنگرە بەهاریەکان بڵێ لە گیا بەهاریەکانی تر بەرەو بەهارە چین کۆمەڵێکی زۆر لە خواردنە کوردەواریەکان وەروە گیا بەهارەکان کە بەشێکیشان سوودی تەندروستی زۆر زۆر باشیانەیە وڵاتیان بۆ پەیداکردنیان بە شاخ و کێودا دەڕۆن بە دەشتەکانە دەڕۆن کەمێ دەکەین بە تەندروستی باش وەروە دوور بن لە بەڵای مین و وەروەها ڕووداوە سروشتیەکان راپۆرتێکمانەیە لەسەر پێش ئەوەی بچین لای راپۆرتەکە پێمە پامێرمان چیانوری لە پارێزگای کەرکووکەوە ئامادەیە دواتە دەچینە لای ڤیتی و ئەو راپۆرتە چی ئەسڵی خوارد لێبێت دوایین زانیاریەکان چین لە پارێزگای کەرکووک. سڵاو لە ئێو لە بینەرانی کەناڵی پەیام لە دوو هەفتەی ڕابردوو بەهۆی قەدەغەی هاتوچۆ و بە تایبەتی ئەو سێ ڕۆژەی کە دیاری کراوە بۆ قەدەغەی هاتوچۆی گشتی کە ڕێگە نادرێت بازار و دوکانەکان لە پارێزگای کەرکووک بکرێنەوە بە تایبەتی ئەو شوێنانەی کە پێی دەڵێن بازاڕی گشتی وەکو بازاڕی حەسیرەکە وەکو ڕێگەی بەغداد ئەمانە بە هیچ جۆرێک ڕێگە نادرێت مەگە هاوکاری هاوڵاتیان بکرێت ڕێگە بدرێ ئەو سێ ڕۆژەی کە قەدەغەی هاتوچۆی گشتیە لە ڕۆژانی هەینی شەمە و یەکشەمە بکرێتەوە. لە دوو هەفتەی ڕابردوو ناڕزایی کاسبکارانی ئەم بازاڕانەی بە دوای خۆی داهێناوە داوایان کردووە کە ئەو سێ ڕۆژە لا ببرێت داوایان لە شانەی قەیرانەکانی کەرکووک کردووە ئەو سێ ڕۆژەی کە ئەمان قەدەغەی هاتوچۆی گشتیان بەسەردا دەسەپێنرێت ئەمان زیانی مادی دەکەنەوەیان خەڵکیان لەگەڵدایە شاگردیان لەگەڵایەوە ئێستا مەوسمی ئەوانەوە جلوبەرگیان هێناوە ئێستا بەشێک لەو خۆراکانەی کە
دەمێنێتەوە بە قسەی خۆیان ئەو خۆراکانە ئێستا دەبێ بفرۆشرێ و کۆتایی پێبێەوە ئەو جلوبەرگانەی کە ئێستا هێناوەنە مەوسمێتی ئێستا هاوڵاتیان دەتوانن بیکڕن ئەگەر ئەو دوو ڕۆژ و سێ ڕۆژەی کە قەدەغی هاتوچۆی گشتیان بەسەردا دەسەپێنرێ ئەمە زیانیان لێ دەدا. دوێنێکە لە خۆپشاندانێکدا لەم بازاڕە کە بازاری حەسیرەکەی پێدەڕن لە پارێزگای کەرکووک داوا کرا کە ئەو سێ ڕۆژە شانەی قەیرانەکانی کەرکووک بڕیار بدا ئەو سێ ڕۆژەی کە لە بەغدادەوە بەسەر کەرکووکدا سەپێنراوە لا ببرێت. هیچ نەبێت ڕۆژی هەینی با قەدەغی هاتوچۆی گشتی بێ، بەڵام ڕۆژی شەمە و یەکشەمە قەدەغی هاتوچۆی گشتی نەبێ وەکو ڕۆژانی دیکە کە لە دووشەمەوە تا ڕۆژی پێشەمە قەدەغی هاتوچۆ جوزئی پێدەڵێن واتە لە هەشتی ئێوارەوە تا پێنجی بەیانی دەست پێ دەکات با بۆ جۆرە بێ. دوێنێکە قایمقامی کەرکووک هاتە لای خۆپیشاندەران و هێزە ئەمنیەکان لەگەڵ ئەوەی بە زەبری هێز دوکانەکانیان بە و کاسبکارانەی بازاڕی حەسیرەکە داخسووە داوای مۆڵەتیان کردووە لە کاسبکارانی ئەم بازاڕە داوایان کردووە بۆ ماوەی 2 ڕۆژ تا 3 ڕۆژ هاوکاریان بن تاکو و بتوانن ئەو داواکاری کە ئەوان هەیەە بەکردنەوەی دوکانەکانیان لەو 3 ڕۆژێک کە قەدەغی هاتوچۆی گشتیە بگەێنرێ بە شانەی قەیرانەکانی کەرکووکەمە لە کاتێکدایە کە شانەی قەیرانەکانی کەرکووک هیچ دەسەڵاتێکی نییە بەوەی کە ئەو قەدەغی هاتوچۆیە کە لەو 3 ڕۆژەیە ڕاگەێنراوە لای بدات لەبەرەوەی بڕیارەکان مرکزیە، بڕیارەکان لە لیژنەی باڵای تەندروستی و سەلامەتی عێراقەوە دەردەکرێت کە بڕارێکیش لە بەغا و لیژنەی باڵای سەلامەتی و تەندروستی عێراق دەری کرد ئێتر لیژنەی تەندروستی کەرکووک و شانەی قەیرانەکانی کەرکووک توانایی نییە ئەو بڕیارانەی کە لە بەغدادەوە دەردەچێت پێچەوانەی ئەو بڕیارانە مامەڵە بکە. خۆیان دەڵێن ئێمە دەتوانین بڕیارەکان تونتر بکەینەوە بەڵام ناتوانین بڕیارەکان وەکەوەی بەغداد بێ نەتوانین یا ئەو 2 ڕۆژە یا 3 ڕۆژ یا ڕۆژێک بتوانین ئەو قەدەغی هاتوچۆیە کە لە ماوەی ئەو 3 ڕۆژەدا دەکرێت ئێمە بتوانین لای بەرین. ئەمەش بەرز دەکرێتەوە بۆ شانەی قەیرانەکان لەگەڵ فەرمانگەی تەندروستی کەرکووک تاوتوێ دەکرێت. بۆیە لە دوێنەوە دیسانەوە ئەو دوکانانەی کە لە بازاڕی حەسیرەکە داوایان کردووە دوکانەکانیان بکەنەوە داخراوە و ماوەی 2-3 ڕۆژ مۆڵەت دراوە بە شانەی قەیرانەکانی کەرکووک بە تەندروستی کەرکووک وەڵامیان بنەوە. بەڵێ زۆر سپاس بۆ کارمان چیانووری لە شاری سلێمانی کۆنگرێکی ڕۆژنامەنووسیە و کارانمان بۆمان دەگوازنەوە لە نووسیگەی پەرلەمانی سلێمانی. حکومات و باج چۆن ئەڕواوە حکوومەت یەرێمی کوردستان چۆن ئەم پارەی لێوەرەگرێ. بەڕێزان پرسی پێوەری ئاوی ماڵان ئێستا لە قۆناغێکی ئەستیارایە کە لە دوای ئەوەی بڕیاری ئەنجومەنی شورا وەرگیرا بۆی کە سزای خەڵک بدرێ بە 100,000 بە 200,000 و وەزارەتی شارەوانی خۆی دیسان سزایەکی تری بڕیەوە بە 100,000 بە 200,000 بۆی کە پێوەری نەبەسوە یا زەخت و فشار لە خەڵک بکە. ئێستا ئەیانەوێت لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە ئەم سزایە بگەێنە 500,000 و بە یاسایی بکرێ و لە قۆناغێکی یاسیارایە کە ئەویش پەرلەمانی کوردستان ئێمە هەوڵەدەین کە پەرلەمان نەبێتە بەشێک لەو زوڵمە کە لە خەڵکی یاریێمی کوردستان بکرێ. طبعاً ئەوەی کە ئێستا لێرە ئێڵێن ڕوونێکەکەینەوە بەرهەمی ساڵێک و نیو بە دوواداچوون و کۆکردنەوەی بەڵگە و زانیاریە زۆر جار گلەی لە ئێمە کرێ کە بۆچی وەکو ڕۆژنامەنووس ئێمە قساکەین ئێمە ساڵێک و زیاتر لە 5 مانگە لەسەر خەتین لەگەڵ وەزارەتی شارەوانی لە لیژنە پەیوەندیدارەکان بەڵام نەگەیشتوینەتە هیچ نەتیجەیەک چاوەڕێ بووین. وەزارەت خۆیان پرۆسەیە هەڵبۆشێنێتەوە بەڵام دیارە پێداگرێت لەوەی کە زیاتریش پێ لێڕاکێشاوەکە ئەم پرسە بە قانونی بکە. پرسی پێوەری ئاو لە هەرێمی کوردستان بۆ تۆڕەکانی ئاو گونجاو نییە چونکە هیچ تۆڕێکی ئاو لە هەرێمی کوردستان 24 کاتژمێر ئاویتیان نییە و ئەم پێوەرانە هەوا و هەر جوڵەیەکی تر ئەخوێنێتەوە. بەڕێزان دوو کۆمپانیای جنون و کۆمپانیای ئاراس کە ئەرکی هێنانی پێوەریان هەبووە لە دوای ساڵی 2014 لە یەکەم گوژمەی هێنانی پێوەرە 55,000 پێوەری سینیان هێناوە تەزویریان کردووە ساختەیان کردووە کە نرخەکەی زۆر کەمتر بووە و بەشێکی لە سلێمانی بەسراوەوە لە ئێستاە لە ساهەشای و پێوەرانە خراپبوون و تێکچوون. ئەم پێوەرانە ئەبوو بەرگەی پلەی گەرمی ساردی کەم واتە ناقص بگرێەوە بەرگەی پلەی گەرمی بەرز بگرێ بۆ نمونە لە مەنتیقەی گەرمیان بەڵام ئەم پێوەرانە ستاندار نین بەرگەی بۆ نمونە پلەی 5 ناگرێت تێکەچێەوە لە بناری گۆیژەش لە ئەو شوێنانەی کە ساردن ئەم پێوەرانە تێکەچێ. هیچ یەکێک لەم پێوەرانی کە داخل کراوە مقارنە نەکراوە بە ئەو کواڵێتی کە لە گرێبەستەکەی هاتووە تەنیا بە وەسلی گومرگی داخل کراوە نازاندێ جۆر و کواڵێتی پێوەرەکان چین. کۆمپانیەکان
دەبوو بنکەی خزمەت گوزاریان هەیە دوای ئەوەی کە پێوەرێک بە هاوڵاتیانە فرۆشن بنکەیەکیانە بۆیە بۆ چاکردنەوەی پێوەەر بەڵام بە هەزاران پێوەرتێک چووە کۆمپانیەکان هیچ بنکەیەکی خزمەت گوزاریان نییە بۆەوەی کە پێوەەر چاپکەنەوە لە مانگی 11 2017 کۆمپانیەکانی هێنانی پێوەەر خراونەتە بلاکلیستەوە بەهۆی خراپی کوالێتی پێوەرەکانیان بەهۆی ئەوەی کە نەیانتوانیوە لە پرۆسەکەیە سەرکەوتوو بن بەڵام کۆمپانیای جنون لە دوای 2017شەوە بە بەردەوامی پێوەری هێناوە بە شێوەی بازرگانی ساغی کردووەتەوە سەربارەوەی کە کۆمپانیای جنون لە بلاکلیستا بووە هەر ئەو کاتە کۆمپانیایەکی تر ناوەکەی ئەگۆڕێ دایە مەزرێنێ بە ناوی کۆمپانیای گرنگ بە ناوی کۆمپانیای گرنگ بۆیە چێتە سەر لەناو وەزارەتی شارەوانی زۆنی سلێمانی بۆ دەرەچێ بۆی خوێندنەوەی پێوەەر بۆ سلێمانی بکات لە دوای ماوەیەکی زۆر کورت کۆمپانیاکەی بەسەرو لە 1.5 ملیۆن دۆلار ئەفرۆشێتەوە واتە پرۆسیسێکی بازرگانیە سەرباریەوەی کە لە بلاکلیستا بووە ئەم کۆمپانیا لە لیستی ڕەشا بووە ناوەکەی ئەگۆڕێیکا بە کۆمپانیایەکی تر لە وەزارەتە ئەمەی بۆ ئەچێتە سەر دوای ماوەیەکی کەمتر یعنی کۆمپانیاکە ئەفرۆشێتەوە بە خەڵکی تر و بە حدودی 1.5 ملیۆن دۆلار بەرەوسەرەوە دەبوو لە سەدا بە گوێرەی گرێبەستەکە بوو لە 150 فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی ئاو لەسەر کۆمپانیاکان بووایە بڕۆشنایەتە سەر کۆمپانیاکان و کەرتی تایبەت تا ئێستا هیچ فەرمانبەرێک نەچوەتە سەر کۆمپانیاکان و کەرتی تایبەت بە پێچەوانەوە فەرمانبەرانی کۆمپانیاکان ئێستا دۆخیان لە فەرمانبەرانی حکومە زۆر خراپترە چونکە چەندین موچەیان وەرنەگرتووە کۆمپانیاکان چەندین موچەی فەرمانبەرەکانیان قەرزارن حاڵەتێکی زۆر خەتەر هەیە قەرار بوو لە زۆنی 1 هەولێر 2 سلێمانی 3 ڕاپەڕین و گەرمیان و هەڵەبجەوە 4 دۆک داتا سنتەر هەبێ هەر یەکێک لەو کۆمپانیانە داتا سنتەرێکی هەبێ بەڵام بە یەک سەفقە نازانرێت چۆنە هەرچی داتا سنتەر هەیە چووەتە هەولێر بە مەرکەزی کراوە داتا سنتەر لە بنکێکی ئاسایش زۆر مەترسیدارترە یەن ناوەکەت ماڵەکەت عنوانەکە بە GPS یەنە ماڵەوە یعنی تەواوی زانیاری کۆدێکی ئاسایش لەو داتا سنتەرەیە کە ئێستا لە هەولێرە لە سلێمانی هیچ داتا سنتەرێک نییە تەنانەت لە کۆدی ئاسایشیشە تۆ زۆنی سەوز معلوماتی لای زۆنی زرد نییە زۆنی زرد لای ئێرە نییە بەڵام بە بۆنەی ئەوە هەرچی زانیاری هەیە ڕۆی شۆتە هەولێر بەڕێزان ئەم کۆمپانیانە تەنیا ئیشیان بازرگانیکردن بووە بە پێوەەر لە دوای ساڵی 2017ەوە پێوەەر دەستکراوە بووە هەر کەسێک پێوەەر بێنێ پێوەری ئێرانیان هێناوە تورکیان هێناوە سینیان هێناوە پێوەری کوالێتی نزمیان هێناوە تەنیا مەبەستەکە ئەو بووە ڕێژەی بەستنی پێوەەر بە هاوڵاتی بەرزکەنەوە چونکە لە گرێبەستەکەیە ئەبێ لە 85 خەڵک پێوەری بەست بێ ئەگینا حکوومەتی هەرێمی کوردستان 6 ملیۆن دۆلار بە کۆمپانیەکان ئەدۆڕێنێ بۆیە دەستکراوەیان کردووە هەموو کەسێکیان دەستکراوە کردووە پێوەەر بێنێ لە ماڵان بیفرۆشەگەی شوەتە حاڵەتێک لە دەربەنیخان پێوەریان بردووە بۆ گەڕک و بە خەڵکیان فرۆشتووە تۆڕی ئاوی نەبووە بە تەنکەر ئاوی بۆچووە بەڵام ئەبینی لە ناو شاری سلێمانیە گەڕەکەیە ماڵی مەسول و ماڵی بەرپرسی تایە حرەسێکی دانا و کۆمپانیەکە نەچوە بەلایە واتە ماڵە بەرپرسەکە نەیبێستەوە بەڵام لە قەزا و ناحێ و لە شارەکانی ترە چوونەتە گەڕەکی واوکە تۆڕی ئاوی نەبووە بە تەنکەر ئاوی کڕیوە کابرا ئەم پێوەرانە یەکێکی تر لە خراپیەکانی وەیە هێزی ئاوی کشتووە واتە تۆ جاران ئەگەر بە مزەخە ئاو هەڵایە بۆ سەربان ئێستا ئەم پێوەرە بربەستی دروست کردووە ناتوانانی بە مزەخەشەوە لە هەنێ شوێن یعنی خەڵک ئاو بگرێ یەکێکی تر لەو زیانە گەورانەی کە ئەم پێوەرە داوێتی ئەوەیە کە پێشتر داهاتی ئاو حدودی 16 ملیۆن دۆلار بووە هاوڵاتی خۆی بەدەستی خۆی 2 مانگ جارێک 15,000 دیناری داوە ڕۆیشتووە تەسلیمی بەڕێبەرایەتی ئاو یا بنکەیشی ئاوی کردووە ئێستا سەرباری ئەو هەموو پارە زۆری کە بۆ خەڵک یێتەوە بە 100,000 بە 400,000 بە 500,000 داهاتی ئاو ناگاتە ملیۆنێک دۆلار ئاعترافی کۆمپانیەکان هەیە لە مانگی 19 لە مانگی عەفو لە مانگی 11 2019 بەڵای زان دیارەوە نووسینگەی پەرلەمانی کوردستان لە سلێمانی کۆنگرەیەکی ڕۆژنامە نووسی بوو کۆمەڵە ئامار و داتا لەسەر بارودۆخی یاسای هەرێمی کوردستان بڵاو کردەوە کە بەداخەوە هەمووی هیچی مێدی دڵخۆشکەری تێدانە هەمویان ئەونی ترباری سەرشانی هاوڵاتیان و ئومێدی گەنجان و لاوان نائومێدترەکەن بەداخەوە وینەکان ئەڵێن بەداخەوە
بەڵازان دەچینە لای تەوەری دومی بەرنامەکەمان کە باسکردنە لە گەشتە سەدن و بەرەو پێشچوونیانی پیرۆزی ئیسلام لە وڵاتانی ئەوروپا و لە وڵاتی بەریتانیا بزانین لەوێ کاری بانخوازی چۆن بەڕێوە دەچێت و گەشتە سەدنەکان تا چەند بەرەو پێشەوە چونوە هاوڵاتیانی بیانی ئایا تا چەند ڕوو لە ئاینی پیرۆزی ئیسلام دەکەن گفتوگۆ لەو بارەوە دەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا سامان ڕەباتی بەرپرسی مەڵبەندی ئەوروپا پێم وابێ هەندەران کۆمەڵی دادگەری کوردستان میوانی بەرنامەکەمانە مامۆستا سامان زۆر بەخێربێ سپاس بەم ئەوەستا سامان گەشتە سەدنی ئاینی پیرۆزی ئیسلام لە ئەوروپادا لە ئێستادا لە چه ئاستێکدا لە توانم بڵێم لە دوای ڕووداوی 11 سپتەمبەر بە پلان و بەبێ پلان بێ ئایا ئەرقەلە دروستکراوە بۆ کار و پرۆژەی ئیسلامی لە ئەوروپا بەڵام بە شێوەیەکی گشتی توانم بڵێم ئەو بانخوازانەی کە بروزیان کردووە لە کۆمەڵگەی ئەوروپیا خەڵکێکی دانان و توانیوانە گونجاندنە لەگەڵ ئەو زەخت و زۆرش بکەن ئەوە بۆتە هۆکارێکە الحەمدوللا ڕێژێکی باش ئیش و کار یعنی بڵین داوای ئیسلامی بانخواز ینی سوودیان لە ئەو ئازادی و ئەو یاسایانەی کە هەیە لە ئەو وڵاتانە وەرگرتووە بەوەی کە چونکەمە کێشەیەکمان هەیە لەوێش کە هەندێک لە وڵاتانی ئیسلامی بەناو ئیسلامی کە ڕژێمەکانی دژە دینن و دژە پرۆژەی دیندارین ئەوانش ینی هۆکارێکن بۆ ئەوەی کە زەختێکەکەن لە وڵاتانی ئەوروپی کە ڕێگری بکەن بەڵام بە شێوەیەکی گشتی الحەمدوللا بەچا ئەو ڕووداوە زۆر باش من ویستم وەڵامی پرسیارێکم هەبوو ینی تا ڕادەیەکەی کە وەڵامی پرسیارەکەش لەم قسەی بەڕێستان دەسەکەوێت زۆر جارە بیستیم گوێمان لێە دەڵێن بانخوازەکان لە وڵاتە ئیسلامیەکانی خۆیان بەجێ دێڵن واتە ناتوانن بژین مەجالیان نییە فرسەتیان نادرێتە یان ژیان خراپە لێرە دەچن بۆ ئەوروپا و لەوێ لە سای دەوڵەتانی ئەلمانی کەچی لەوێ گرنگی بە بواری بانخوازی و ئاین ئیسلامی دەدەن واتە خۆی پرسیارەکانی هەر ئەمەیە کە هەر خودی ئەو وڵاتەشانەش هەر بە ناو ئیسلامی بەتاکید ئەو وڵاتانەی کە ینی بەتاکید ینی خۆیان ئەسڵەن دەستنێژن ینی دانراون ینی ئەو نییە بڵێ هەڵبژێراوی ئیرادەی خەڵکن جگە هەر کەسێک هەر حاکم و دەسەڵاتدارێک هەڵبژێراوی ئیرادەی خەڵک نەبوو ئەم شەرعێتی نییە هەمووەکو دین لە ڕووی شەرعیەوە هەمووەکو یاسا ینی پەیڕەوەکانی ئەم سەردەمە ئەم حاکمانی لای ئێمە کوا شەرعێتی جەماوەریان هەیە و شەرعێتی انتخابیان هەیە زۆر باشە مامۆستا سامان لەوێ شێوازی کاری بانخوازی چۆن دەکرێت و ئایا ئێوە بۆ نەگەر کۆڕێک ببەستن بە زمانی ئەو وڵاتە کاری بانخوازی دەکەن بۆی کە کەسانی بیانیش گوێتان لێ بگرن و بێنە ناو ئاینی پیرۆزی ئیسلامەوە تەمان کوردەکان وەکو جالیەی کوردی تا ئێستاشی لەگەڵ بەڕاستە خۆی تەمەنی جالیەی کوردی لە ئەوروپا تەمەنێکی زۆر نییە بە تایبەتی بۆ ئەو ژمارە زۆری کە ڕۆیشتووە توانم بڵێم ئیتر لە دوای نەوەتەکانەوە دەست پێ ئەکا و بە تایبەتتر کۆتای نەوەتەکان و سەرەتای 2000ەکان ئێستش ئێمە ئەو شێوازە تەقلیدی خۆمان زۆرتر ئەگرینە بەر و زیاتر لە ناو کۆمەڵگەی کوردیە ئیشوکارەکان هەم ینی ئاشنانی زۆر بە کللتوریان بە شێوازی ئیشوکاروانە بارحاڵ جالیەکانی تری زیاتر لە ناو خوانە مەسن سۆماڵیەکان یا هەر بەگشتی عەرەبەکان یا تورکەکان هەموو قەومێکە مزگەوتی تایبەت بە خۆی هەیە و ئیمامەکەی و خەتیبەکەی و بەڵام لە بەشێکی زۆر هەوڵ دراوە خۆتبەی ئینگلیزیش ینی مەسەلەنێکێک بێ لە خۆتبەکان یا لە غەیری وڵات بڵین بەریتانیا لە ئەڵمانیا لە فینلەندا لە وڵاتانی تر خەتیبەکە ینی تیانە هەیە کە ئێستا خۆتبەی یەکێک لە خۆتبەکانی لە دوو خۆتبەکە بە زمانی ئەو وڵاتێک کە لی نیشتە جێ مامۆستا سامان بەڕێستان وەکو بەرپرسی یەکێک لە ماڵبەندە گرنگەکانی کۆمەڵی دادگەری لە هەندەران ڕۆڵی ئێوە لە ناو ڕەوەندی کوردیا لە بواری بانخوازیە وەکو هێزێکی سیاسی بانگراوند ئیسلامی و هەرخودی ئیسلامی تا چنێک توانی وتانە کار بکەن لە ڕێگەی بانخوازیەوە لە ناو ڕەوەندی کوردی لە ناو دراوسێ و یان نەتەوە جیاوازەکانی ڕەوەندی کوردی لەوێ کاری بانخوازەکانی و چالاکیەکانی ئێوە لەوێ چین تاوان ئێمە چالاکی سیاسیمان زۆر نییە ئەو زۆر وەکو بڵی ئەولەوێتی ئێمە نییە لەوێ زیاتر دوو تەوەر زۆر ئیشی لەسەرەکەین بانخوازی و خێرخوازی بوارە سیاسەکە زیاتر بۆ
کۆکردنەوەی ئەندامانی خۆمان و ئینتیما سیاسی بۆ پرۆژە ئیسلامێکە هەبێت لە کوردستان کە هەیە بەڵام کاری سەرەکیمان ئیشی کۆمەڵایەتی و بانخوازی و خێرخوازیە وەکوتم کۆنتاکتی ئێمە زیاتر لەگەڵ خەڵکی خۆمانانی خەڵکی کووردە و هەر برایەکمان هەر خوشکێکمان لە هەر شارێکە یعنی هەوڵ بین بێتە عاملێکی خێر بۆ بەدەمەوە چوونی خەڵکو بۆ هاوکاریکردنی خەڵک ئێمە بۆ شێوازە ئیشەکەین بەڵام ینی کۆنتاکتمان لەگەڵ ئینگلیز یا غیری ئینگلیز قومەکانی تر لەسەر مستەوای شخصیە کەسیە برایەک یا خوشکی خۆی بتوانایە توانێ علاقەیەک دروستکە بۆ بانخوازی بەڵام نەبێتە دیاردە بەڵام ئێمە زۆر تێکەڵەبین لەگەڵیانە بۆ شێوە لەوێ هیچ ڕێگریگەیە بۆ کاری بانخوازیە واتە بۆ نونە ئێوە بتانێ بانخوازی بکەن لێ دەبێت مۆڵەت وەربگرن و ئایا هاوڵاتیە تا چەند پابندن بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە لێ ئەوەنەیە ئاگادار بن لەوانەیە کەمتر وەکو هەرێمی کوردستان باز لە ئاینی پیرۆزی ئیسلام بکرێت و کۆمەڵێک بوتار و مزگەوتێکی زۆر هەبێت کە خەڵک ڕوتێ بکە بەڵام لەوێت چۆن دەگوزرێت لەو بوارەوە تەوان وڵات بۆ وڵات لە ئەوروپا فەرقەکە ینی ناتوانانی مقارنەی فەڕەنسا بکە بە بەریتانیا بەریتانیا پراوێزی ئازادەکەی زۆر فراوانترە بە صفەتیەوەی وڵاتێکە زۆرتر تعاملی کردو لەگەڵ وڵاتانی ئیسلامی و ئەوە کۆش و ترێ مەسەن ئیستیعماری بەریتانی جیاواز بۆ لە ئیستیعماری فەڕەنسی ئیستیعماری فەڕەنسی ئیشی لەسەر سڕینەوەی ئاین و زمان کردو لە هەر شوێنەکە کە داریگیری کردووە بەریتانیا وانە بووە بەریتانیا تعاملی لەگەڵ کردووە ئێستش ئەوە وەکو کولتورێکی لێ هاتووە لەناو ئەو وڵاتە تقریبا توانم بڵێم ئازادیەکی زۆر باش هەیە ئللا بۆ نمونە خەڵکێک بێوێ استغلالی ئەو قانونە بکە خەڵکێک کە تونندڕەو بێ استغلالی ئەو قانونە بکە ئەو ئازادی بکە بۆ گەیاندنی پەیامێکی توندی خۆی ئەو بە تەکید محاسبە ئەکرێت و لە بیریشمان نەچێ هەندێک هێزی ڕاستڕە و بەهۆی ئیتر لە دوای 11 سپتەمبەر و بەهۆی ئەو ڕووداوان و بەڕۆی ئەو تەقینەوانی کە لە ئەوروپا کرا ئەوانە بڵێ زەمینیان بۆ ساز بوو کە لە دەنگیان بەرز بێتەوە و هەندێک بیانیان دەستکەوت بەڵێ بیانی زۆر باشیان درا بەدەستەوە ئەمانە پێگیان بۆ دروست بووە لە ناو قەراری سیاسیە بۆیش ئەبینن ناو بەناو لەوانە جەنابتان ئێوە ڕاگەیان کارن ئەبینن مەسەرەن لە نەمسا لە فەڕەنسا و یعنی لەوانەیە بگاتە بەریتانیاش بەپێ ئەو حاڵەتەیە کە لە ڕووی سیاسی و چەنی ئەو ڕاستڕوانە دێنە پێشەوە کۆمەڵی یاسا دەرەچێت بە تاکید لە زەرری ئیمانداران و خەڵکی مسلمانی ئەوەیە یعنی بەهۆی بۆ نمونە یاسای تیرۆر کە لەوێ دەرچووە کە جاران ئەگەر ئەو یاسایە ئەسڵەن باسیشی لێ بکرایە هێزێکی زۆر لە پەرلەمان دژی ئەو یاسایانە قسەیانە کردو و ڕێگان پێنادا بەڵام بەهۆی ئەوەی کە ئەو کێشانە ڕوویداوە یاسای تیرۆر ئەسەپێنرێ و جێبەجێ کرێ ینی بۆی هەیە کاریگەری بێ لەوەی ینی دەستکراوەترە بن بڵێ لایەنی ئەمنی دەستکراوەترە بێ بۆ لێ پێچینەوە ینی بۆی هەیە ئەگەر مەزاجی شخصیشی تێکەڵ بکرێ و کاتە تۆ نازانی کە ئەم کەسە لەبەر عنسوریە ئەو لێ پێچینەوە کایە لەبەر ئەوەی ئەو کەسە مخالفی کردەوە بۆیە بینین خەڵکێک بێ تاوانن یعنی بۆنی ئێمە دوور و نزیک یان ناسین خەڵکێک بانخوازێکی مسالیمە هیچ کێشێنێ بۆ ئەو وڵاتە مخالفە یاساینێ خەڵک تەرجیع ناکە لەسەر تونندڕۆی بەڵکو بە عەکسەوە دەستی خەڵکێک کە تونندڕۆی بکەن بەڵام هێشتا کێشەی بۆ دروستەکە لە مەتاڕەکان لە شوێنی تر ئەوەستێنرێ ئەوە معنای ئەوەیە هەندێک جار مەزاجی شخصی یاهی دەستگایەکی تایبەت کە لەوانەیە دڵخۆش نەبێ بەبوونی مسلمانان و ئەجنەبی لە وڵاتە ئیجراعاتیان لەگەڵاکە بابەتێکی تر هەیە ینی زۆر جا دەڵێن بەشێک لە نەتەوەکان مەسەن بەدیابا بنونە تورکە مسلمانەکانی ئەوروپا دەڵێ زۆر عاتفیەکی نەتەوەیی بۆ خۆیان هەیەە واینەکە لە بەرژەوەندی خۆیان وەکارن ئەمە ژوێنایەکی ناشیرین ئەدەن بۆیە هەموو مسلمانان ئەبنە قوربانی کۆمەڵێک مەسەن لەو حاڵەتانەشتی هەیە ڕاستە ئەو بابەتانە خۆی حاڵەتێکەیە مەسەن لەبەرەوەی تۆ زمانێکی خۆت هەیە کولتوری خۆت هەیە بیرەکەیتەوە ئەو خەڵکە مسلمانە لە شوێنێکا کۆبن و جمع و جەماعەتەکانیان بکەن ئەنی ئۆتۆماتیکی وای لێ دێ هەموو قەومێکە بێ هەوڵ بە جێگە و پێگەی بۆ خۆی دروستکە بەڵام مزگەوتەکان نەبووتەوە مەسەرەن قطعەیەک هەڵواسن ئەوەی کورد نەبێ نهێتە ژوورەوە یعنی بچۆ هەر مزگەوتێک ڕەشپێستە بینی کورد ئەبینی تورک ئەبینی عەرەب ئەبینی نوێژیتیاکەن
بە زوانی ئیداری مزگەوتەکە ئەبن بەڕێوە بۆ نمونە ئەگەر تورکەکان مزگەوتیان کرد بێتەوە ئەوان سەرپەرشتیەکەن ئەو نعرەتەی ڕێگەزپەرستیە بە تەکید لە هەموو شوێنێکە هەر ناشرینە لە ناو مزگەوتە ناشرینترە من نەمبینی وەکو دیاردەی لێبێت چونکە من ئەگەم ڕێم کەوتوێتە هەر مزگەوتێک نەمبینیوە کە بڵێن کەسێک ئوسلوبێک لەگەڵ کوردێک بک لە بەرەوەی کوردی ئەگەر کەسێکی شەوەی بینی تورکێک بەرامبەر کوردێک نەبوو واتە بەرامبەر با بڵێن سیاسەتی ئەو دەوڵەتانە یان وڵاتانە بۆ نمونەمان واکەن بەهۆی مەسەن ئەوانیشەوە تەواوی مسلمانانی تریش گرفتیان بۆ دروست بێت وڵی جا ناتوانم یعنی بڵێن قسەی چونکە زانیارێکی وردم نییە لەو باری جەناب قساکەی بەڵام هەرەونە ئەزانم ئەو ململانیە هەندێک جار یعنی ئێمە بڵێن ڕاستڕەوەکان توانین بڵێن ڕاستڕەوە سپی پێستە تونندڕەوەکانی ئەوروپا ساڵانە کۆبوونە و مزاهراتی گەورە ئەکەن دژی مسلمانان ئیتر لە هەر وڵاتێکە چی جالەیەکیان بەهێزە دژ بەوان زیاتر ئەیکەن بۆ منە لە ئەڵمانە لەوانێ دژ بە تورکەکان زیاتر بیکەن لە بەریتانیا دژ بە پاکستانیەکان یعنی زیاترێکن چەنەها جار شارێکی بڵێن براتفۆر لە بەریتانیا شارێکی کوبڵی زۆرینە پاکستانی مسلمانە شەڕی گەورە ڕوویداوە ینی دەیان جار سیارە سووتێنراوە مەشاکل ڕوویداوە یعنی وەکو بڵێ هەردوو تەرەفەکە دەستیان هەیە تایە بەڵام کێ عەرە بڵێن ئەلبادی و ئەظڵەم کێیە دەستپێک کێشەکە دروستەکە ئەو تونندڕەوانن ڕاستڕەوە تونندڕەوەکانن ئیتر مسلمانەکانی دیفاع لە خۆیانەکەن بەڵام زۆر جات پۆلیس ینی کۆنتترۆلی ئەوە ئەکات و کێشەکان کەمە بنەوە زۆر باشە کاک سامان لەوێ کەسێک کە ئەندامی کۆمەڵی ئیسلامی بێت یاخود غیرە ئەندامی کۆمەڵی دادگەری بێ بورە چۆن پێشوازی لێ دەکەن و چۆن هاوکاری دەکەن کە دێتە وڵاتی ئەوروپا یاخود بەریتانیا وڵا جا من هەر لەم شوێنەوە بە ئەمێ بە خەڵکی خۆمان بڵێم لە ناوی کوردستان هەر دۆستێک و ئەندام ولایەنگرێکی ئێمە هەیە پێمان بناسیێنن ئێمە لەو ڕێگەوە پەیوەندیان پێوەکەن ینی بە زووترین کات ئیتساڵیان بۆ دروستەکەین و ئاخێنە ناو ئیش و کاری خۆمانەوە بناسیێنن مەسەن پێگەی فەرمی بەڵام ئێمە مەڵبەند پەیجمان هەیە لە ڕێی بەندەوە لە ڕێی ئەندامانی مەڵبەندەوە کامی ئەکاونتیان هەیە توانن پەیوەندی بکەن و نامی خۆیان کۆمەڵایەتیەکان بە تاکی زیاترەوە بەکاردێنینە لە ڕێی تەلەفۆن و بڵین خزم و کەسی خۆی و مەسەنەن ژمارە وەرگێ و ژمارە ئێمە وەرگێ یا کەسەکانی ئەو ژمارەیان بنێرن بۆ ئێمە هەر ڕێگەی گەوانێوانەشی هاتبن لە ڕێگەیەوە کارێکیان دەستکەوت بیاخود شارەزایەکیان لە وڵاتەکە وەرگرت بێت دەمە زۆر سوودی دەبێت بۆ وانێکە دێنە وڵاتانی ئەوروپا و وەریتانیا وڵای جاگەر هەر غەیری ئەوەش مەسەمە هەر کوردێک لە هەر شوێنێکا پەیوەندی کردبێ بە دەمێەوە چوینانی هەوڵمان داوە ڕێنمایی بکەین یعنی و حاڵەتانە ڕوبەڕووی هەمومان بۆتەوە ینی جاری وایە لە نیوەی شەوا تەلەفۆن بۆهاتوە وڵایەوە کەسێک جێوڕێی نییە وەزعێکی خراپی هەیە بەدەمێەوە بچن ئەو شتانە وەکو شخصیش کردومانە لەگەڵ هەر کوردێکە مامۆستا ینی با بچینەوە سەر با بڵێن بەحکمی بەڕێستان لە ئەوروپا ژین و بە دیاریکراویش لە وڵاتی بریتانیا ئەوروپا بەگشتی وڵاتی بریتانیا بە تایبەتی یاخود ڕۆژ ئاوا بارەدۆخی ئیسلام گەشە سەندنی ئیسلام بڵاوبوونەوەی ئیسلام ئێوە چۆن دەیبینن یاخود خوێندنەوەکانی چۆن بۆ دەکرێت لە گەشە سەندنایە فراوان دەبێ کێنەوانەی دەبنە مسلمانیان ڕێژەکە چۆنە بەچەی ڕێگایەک زیاتر خەڵکانی وێ مسلمان دەبن چۆن مسلمان بەوێ بناسیێنرێت یان چی وای کردووە کە هەست دەبینین مەسەن لە ڕاگەاندنەکان ئامادە دەدرێت دەڵێ ڕێژەی مسلمان بوون لە ئەوروپا زیاد دەبێت بەرەو بەردەوام بوون و زۆرتر دەڕوە ئامشتێکی مێژووی وەکو بڵێ پێشەکەیەکی کورد بڵێم لەبارەی قبولکردن یعنی پێکەوە ژیان لە ئەوروپا پێش جەنگی جیهانی دۆمانی لەو مێژووە لە پێشەوە پێکەوە ژیان لە ئەوروپا پێکەوە ژیانی ئاینی بە تایبەت پێکەوە ژیانێکی زۆر زەحمت بووە تەنانەت لە بینی یەک ئاینی چەند مەزهەبیە بۆ نمونە کاتۆلیک خۆی پرۆتستانت و ئۆرتۆدۆکس کەمتر بڵێن ئەکەوێتە ئەوروپای شەرقی زیاتر تەنانەت لە بینی ئەم مەزهەبانەشە پێکەوە ژیان نەبووە و داگیرکاری ئەوروپا بۆ وڵاتانی ئیسلامی
وغیری ئیسلامی وڵاتە ئەفریقیەکان لەسەر بنەمای ئەفزەلیەتی سپی پێست بووە بەسەر غیری سپی پێستا وەکو بڵێ ئەوانە بەس بۆ ئەو دروستکرابن کابێ عەبید بن و بەندە بنیانی و مڵک و ماڵیشان مستەباح بووە کە بتن داگیریشی کەن و بێن و ئێستاشی لەگەڵ بە فەڕەنسا لەسەر و نەهجە ئیشەکە کە سەرۆت و سامانی ئەو وڵاتانەی کە داگیری کردن ئێستش لەسەر ئەوە ژیان ئەکەن و خەڵکەکەشی نەدار و هەژارن ئەم کولتورە ئێترەگە لە مەحاکمی تەفتیشەوە بیگری کە دژی خۆشیان و دژی جووەکان و دژی مسلمانان ئیشی وکوڵی مەزبەحەیان وکو بڵێ جینۆسایدیان کردووە ئەمە هاتووەتە تاکوش بڵێ شۆڕشی فەڕەنسی جۆرێک لە کرانە و ئازادی بۆ بەڵام شۆڕشی فەڕەنسی شۆڕشێکی وکو بڵێ پەرچەکردار بوو لە دژی کەنیسە وای کرد یعنی ئەویش ئەمجا هەستا بە چەسانەوەی کەنیسان وکو بڵێ مەزلومێک بوو بە زاڵم خۆی پێشتر مەزلوم بوو لەسەر زاڵمێک شۆڕشی کرد دوای ئەم بوو بە زاڵم ئەو پیاوانی ئاینی و شوێنکەوتانی بڵێن کەنیسەی زۆر ئازارەدا ئەلەوە تقریبا لە مدەی 100 ساڵەکان ململانی زۆر گەورە بوو لە بینانە هەتاکو لە سەرەتاکانی ساڵی 900 بڵین 906 ئەگەر هەڵە نەبم یاسا دەرەکەن یان پراوێزێکی حڕیەت بۆ ئاین کە ئەو کاتار ئاینی کەنیسە بووە بکە زاڵ بووە مسلمانان بەهۆی داگیرکاری فەڕەنسا بۆ جەزائیر لیان هاتووە بە فەڕەنسا بەڵام کەمی نەبوون بۆ شێوەی ئێستا نەبوون بەڵام لەم دواییانە ئەتوانم بڵێم ئەو مێژووە لەگەڵ بیری ئەو ڕاستڕەوانە لەگەڵ ئەلمانیەتی تونندڕەو کە هەر ئەتوانم بڵێم میرادگرەکەی هەر فەڕەنسایە ئەمانە لەگەڵ ئەو حاکم و دەسەڵات دارانی وڵاتی خۆمان بەشێکیان ناڵم هەمویان بوونە هاوکار و وەکوڵی پرۆژەیەک دژی گەشەسەندنی ئیسلامی لە ئەوروپا ئەمە ئیتر ئایا لایەنی بڵێن دەستگا مخابراتیەکان دەوریانتیا هەیە حکووماتی خۆمان دەوریانتیا هەیە ئەو منەظەماتی تەبشیری ڕۆڵی گەورە ئەگێڕنتیایە وای کردووە کە ئەوان لە ڕێی یاساوە کۆمەڵێ قیود دروستکەن یعنی لە فەڕەنسا لە ماوەیەکی کەمان نزیکەی تا ئێستا زیاد لە 50 مزگەوت داخراوە هیچ بیانوشیانێ چونکە مێژووی ئەو مزگەوتانە مێژوویەکی ڕۆشنە لە پەروەردەکردنی خەڵکی باشە و تەنانەت یعنی ڕێگری ئەکەن لە خوێندنی مناڵ لە ماڵی باوکیانی دایک و باوک بۆیان نییە دەرسی عەرەبی یا دەرسی قورئان بە مناڵەکان بڵێن لە ماڵەوە گەر حکومەت پێی بزانێ محاسەباکرێن یعنی دیکتاتۆریەتی فەڕەنسا گەیشتوتە ئەو ئاستە یعنی کە ئێمە مقارنەیەکەین بەریتانیا الحەمدوللا وڵاتێکی تا ڕادەیەکی زۆر باش ئازادی تایە سوید باشە فینلەندا باشە یعنی بەس لەوە ینی خەڵکی مسلمان ترسی ئەوەی هەیە ئەم ڕاستڕەوانە لەو وڵاتانش گەشە بکەن کە ئەوروپا وای لێ بێتەوە ئەوروپای سەدەکانی ناوەڕاست کە لەوانەیە بڵێم مسلمانان لەوانەیە معەڕەز بن بۆ کوشت و بڕیانی ئەگەر بەو شێوە ئەو ڕاستڕەوانە یعنی زۆر ئاساییە بۆ نمونە ئێستا ئەتوانە بڵم ئەو ڕاستڕەوانە غەیری ئەوەی یاسا گرتوونی پۆلیس گرتوونی ئەینا ئەگەر دەستکراوان بکەی چیان کردن لە نیوزیلەندا ئەیکەن لە هەموو مزگەوتەکانە یعنی لە تەراویحە لە مزگەوتی فنسبری پارک لە مزگەوتێکە لە لەندەن سیارەیەک خۆی کرد بە ناو نوێژخوێنەکانە لەوانەیە جەنابتان ئەو زانیارەتان هەبێ یعنی ئەگەر دەستیان نەگرن بە تەئکید ینی لافای خوێن هەڵەسێنن دژی مسلمانان بەڵام ئێمە تەمەناکەین چونکە هێزی خێرخواز و ئاشتیخوازی زۆر هەیە لە ئەوروپا یعنی لە مستەوای تاک لە مستەوای کۆمەلگا خەڵکی زۆر باشن کە پێکەوە ژیانیان لەگەڵ مسلمانانە هەڵبژارد و هیچ کێشەیەکیان نییە و تەنانەت ئێمە بڵێن داهێنانە کراوە لە بەریتانیا زیاتر پاکستانەکان کردیان و هەموو مزگەوتەکان ئێستا پیادەیەکەن پێوترێ ئۆپن دەی یعنی ڕۆژێکی کراوە لە مزگەوتەکانە بۆ ئەهلی گەڕەکی ئەو مەنتیقەیەکە لە ئەژین داوەتیان بۆ ئەچێت دێنە ناو مزگەوتەکەی تر مێژووی ئیسلام و مێژوونەوەی نووسینەوەی قورئان و شوێنەوارە ئیسلامەکان و ئەوانە عەرزەکەن و خەڵکەکە دێن ئەینی وەکو مەعرەزێک لە بەریتانیا بەڵێ لە فەڕەنسا بڕۆ ناکەم ڕێگە بدرێ بەشت ناو ڕێگە نادرێ شتێ ئەمە بۆ ئەوەی بەڕاستی هەم ئەهلی گەڕەک و خەڵکی مەنتیقەکە بزان کە تۆ مرکزێکی عیبادی لەوێ هەیە عیبادەتی تیاکرێ بەڵام مێژویان هەیە کولتوریان هەیە حەزیان بە پێکەوە ژیانە چونکە پێکەوە ژیان لە ئیسلامە هەر لە سەرەتای ئیسلام و هەتاکو ئێستا هەزاران ساڵ ئێمە مەزهب و ئەدیانی تر لە ناومانە ئەژین و
قەتڵ عام نەکراون هەر بۆ زانیاری جەنابتان لە سەدەکانی ناوەڕاست کە لە سەدەی 15 و 16 لەو نێوەندا 30 ساڵ شەڕێک ینی هەت ناوی پێوترێ شەڕی 30 ساڵە 30 ساڵ شەڕەکرێت لە بینی دوو مەزهبی مەسیحیە کە تەنها لە ئەڵمانیا 7 ملیۆن خەڵک کوژراوە لەو شەڕەیە یعنی شەڕی جینۆساید کراوە بەڵام بەعکسەوە لای ئێمە یەزیدی مەزهبی جیاواز سابئە مەسیحی ئەمانە لە ناو مسلمانانە ژیاون لەوانەیە لە قۆناغی جیاوازی مێژوویە خەڵکێکی توندڕۆ یا خەڵکێک بۆ حەزی شخصی خۆی بۆ مەرامی شخصی خۆی پەلاماری ئەو کەمینانی دابێ بەڵام بنەتیجە دەوڵەتی ئیسلامی وە کۆمەڵگەی ئیسلامی ئەمانی قوبوڵ بوو تەنانەت لە کوردستانی خۆمانە کەم شار هەیە کە شارێکی کۆن بێ گەڕێکێکی جوولەکە نشینی تیانەبوو بێ کە پێکەوە ژیان و هاتوچۆ و زۆر لە مەراسیمەکانیش ئاو بەشداری مەراسیمێکتریشیان کردووە زۆر باشەکان سامان لەگەڵ هەموو ئەو ڕێگرانی کە باست کرد ئێمە لێرە و لە ڕێگی میدیاەوە هەندێک جاری بیستین کە ئیسلام لە وڵاتاندا ڕووی لە گەشتسەندن کردووە زۆر جار دەبیستین کە تاوەکو ساڵی بۆ منە 2030 ئەوەندە هاوڵاتی لە بەڕێتانیا لە وڵاتێکی دیکە لە وڵاتێکی ئەوروپی ئەوەندە موسڵمان دەمیان واتە ئەوەندە زیاد دەکەن ئەمە تا چەند ڕاستە ینی ئەم ڕێگریانە نەبووەتە هۆی ئەوەی کە بڵاوبوونیانی کردو ئیسلام چاقبەستوو ببێ خۆی ئەگەر بڵێن هەندێک ڕێگری دەرونی پێشتر چونکەم باسی ئەو مێژوویم کرد وێستم جاتر وێنەیەک پێشکەشکەین لەسەر کۆمەڵگەی ئەوروپی ئەوە وێنەیەک لە یعنی بۆ نمونە خۆی وێنەیەکی کۆنی هەیە کە ئیسلام دینێکی خراپە و نابێ قوبوڵ بکرێ وێنەیەکی تازەشی لەلایە کە گەنجێک من ناتوانم قسە لەسەر نیەت و دڵسۆزی ئەو گەنجە بکەم چونکە هەندێکیشان بەڕاستی پێشتر دەرمانخۆر بوون لە سجنەکان بوون یێتە دەرەوە تەقینەوەیە کە خەڵکە کوژێ خەڵکە خاتە ژێر سارەوە یا بۆ نمونە گەنجێکە پڕە لە وڵاتەکەی خۆی لەوێ ڕۆیشتووە لە جاتی ئەو ئازادیە سپاسی خوای لەسەر بکە و پاشان ببێتە عاملێکی خێر لە وڵاتە دێ ئەو ئازادی ئیستیقلالەکە ئیجراعاتێکی ناشری نەکات ئەم وێنە کۆنە لە مێشکی خەڵکێکی ئەوروپی لەگەڵ ئەو وێنە تازەکە کە ئێمە هەمووتان جەنابتان نەزان ئیسلامۆفۆبیا یەکێک لە ئیشەکانی گەورەکردنی هەموو ڕووداوێکە کە مسلمانێک پێی هەستێ و بچووکردنەوە و شاردنەوەی هەموو ڕووداوێکی قێزەون و ناشرینە کە ڕاستڕەوە توندڕەوەکان پێ هەڵسن ئەم ڕاگەیاندنە و ئەم کردارە ناشرینە لەگەڵ ئەو وێنە کۆنە کە لێکی ئەدات بالفعل یعنی ئاسان نییە مەخۆی لەخوای ڕێگریەکی معنەوی عقلیە بۆم ئینسانە بۆیە بۆتە ڕێگر بەڵام ئایا وەستانەتی نەخێت لەبەروی خەڵکێکی تینووی ڕۆحی لە ئەوروپا کە هەرچی شتێ تاقی کردەوە نە بە دەرمان نە بە نایت کلاب نە بە نازانم بە هیچ شتێک نەیتوانی نەجاتی بێ تەنانەت زۆرێکیان کێشەی خەویان هەیە زۆرێکیان لە سەدا هەفتیان لەوانەیە کێشەی نەفسیان هەبێ بۆیە کە ئەگەن بە نوقتەیەکی نور و هیدایەت یەکسەر باوەشی پێئاکەن و لە بەریتانیاش بە زانیاری جەنابتان زۆربەی ئەوانەی دێنە ناو ئیسلامەوە من لەبەرەوەی ئێمە چەند ڕۆژە پێشتە 8 مارس بوو یادی ئەو مناسبەی کە ئومەمی متحیدە دایناوە هەرچەند من وەڕاستی بە مناسبەی خۆمانی نازانین بۆ خوشکان حەدیثەکەم هەموو وا سیرکەنەوە مناسبەی ئەوان نییە بەڵام ڕۆژێکی جیهانیە باسەکرێ زۆرینەی ئەوانەی مسلمان ئەبن لە ئەوروپا بەگشتی و بەریتانیا بە تایبەتی ئافرەتانن وە لە تەمەنی گەنجێتیە چونکە ئەزانن ئەوانە ئولعوبەن یعنی وەکوڵەی دۆمیە و یارین بەدەستی نێرینەکانەوە هەتاکو تەمەنی 40 ساڵی 45 ساڵیش ئەگەر لەوێ لەو تەمەنایەکە خێر بکا بیر بکاتەوە زەواجیان لەگەڵ کا لەبەرەوە کە ڕاستە هەندێک ڕێگری چونکە ئەو ئازادیەکی ینی بێ سنووری پێدراوە کە دێتە ئیسلامەوە ئەو ئازادیە ئەو بڵێ ئەو شەهوەتە ئاژەڵی لێ کۆنتترۆلەکرێ ئەوەش دیسانەوە ئاسان نییە چونکە من خۆم بینیومە ملتەزیم بووە حیجابیشی کردووە بەڵام دیسانەوە گەڕاوەوە سەر حاڵەتە کۆنەکەی خۆی بەهۆی برادەرەکانی و دیسانەوە پەیوەندیان پێوە کردوێتەوە تووشی خراپ بە تۆکو ئێرە تقریبان هەندێک جار حاڵەتی واڕۆت مامۆستایانی کۆمەڵێک گروپ هەتا دەوڵەتیش بە ناو دەوڵەت دروست بوون و دەوڵەت لە عێراق و شام یان کۆمەڵێک گروپی ترکامانە ئاڵاکەیان دروشمەکەیان مارشەکەیان بە قەولی خۆیان ناوڕۆکەکەیان هەموو شتێکیان دەڵێ ئەمە ئیسلامین و لەسەر بنەمای شەرعین و کوشتار دەکەن و با بڵێن خەڵکی بێتاوان دەگوژن و دەم نەگرفت
ئەمە تا چەند کاری بانخوازیەکی ڕاستڕەوانە و ڕاستی دین گران دەکات تا چەند ئێوە مەسەنەن لە ئەوروپا تۆ بتوێ بانخوازی بکەی بڵێ ئەمە ئیسلامە یا ئەمە ئیسلامەیانی ئەم هەموو جۆرە لە باگراوند کە ئیش دەکرێت بۆ تێکدانی ئیسلام کاری ئەوەی قورسر کردووە یا خۆت جۆرێک لە جۆرەکان ڕێگریەکانی بەردەمیەوەشی زیاتر کردووە. ناڵم لە ڕووی ئەوەی کە بۆم باس کردی ئەو وێنە ناشرینە لە ناو کۆمەلگا بە تاکید ئەرقەلە بۆ تۆ دروستەکات چونکە ئەگەر ئەو شتانە نەبێ ئیسلام زیاتر تەشەنە ئەکا کە ئەوە ئەبێت هەموو ئەندامێکی ئەوروپی ینی بۆی هەیە پرسیاری بکات وانە ئەگەر ئەمە ئیسلام نییە ئەی بۆ وانە بۆ ئەومان لێکا بۆ بەڕیشەوە و ئەڵڵاه وەکبەریشەکە ئەو حاڵەتە بەڵام بە شێوەیەکی گشتی چونکە لەوێ یاسایەکە ینی بۆ نمونە ئەگەر حکومەتی بەریتانی بۆ بکەمە نمونە ئەگە بزانێ مزگەوتێک هەڕەشەی لەسرە پۆلیس ئەنێرێ و ئەگەر معلوماتەکە زیاتر پێشتر بگاتە پۆلیس خۆی پەیوەندیەکە بۆ مزگەوتۆڵێ وەنیامەی کەنویاگەر کردانەوە خۆی لەوانێت دوو پۆلیس بنێرێ بۆ حیمایی مزگەوتەکانی ئەوە وای کردووە بە تاکید کاریگەریەکان زۆر وەکوبڵی کاریگەری گەورە بەجێ نەهێڵێ ئەو ڕووداوانە بە شێوەیەکی گشتی توانم دووبارەی کەمەوە کە الحەمدوللا ئیسلام لە تەشەنایە ینی مقارنەتەن بە ئاینی مەسیحی کە زۆرینەیە لە بەریتانیا بەڵام ئەوانەی پابندن بە مزگەوتۆ زۆرینن ینی بە چاوکەنیسەوە وەکووا بڵێ ئەگەر 100 مەسیحی هەبێ لەگەڵ 10 مسلمانە لەم 100 مەسیحێ 5 ئەچێ بۆ کەنیسە بەڵام لە 10 مسلمانەکە 5 ئەچێ بۆ مزگەوت یعنی ئەم لە 150 لە 120ەکە لە 105ەکە یعنی ئەوە مژدەیەکی خێرە بەڕاستی چونکە هەموو خەڵکێکی غیری مسلمانی شایەتە کە مسلمانان زیاتر پابندن بە ئیسلام و بە شاعیرە دینیەکانەوە ئەمێنێتەوە ئەوەی مسلمانان چۆن لەگەڵ دراوسەکانیانە ئەخلاقی خۆیان لە معمەلە لە شوێنە گشتەکانە بتوانن نمونەیەکی جوان بن نمونەیەکی بەڕەحم بن چونکە بن نەتیجە ئێمە هاتوین خوای گەورە ئێمەی ناردۆ بۆ هیدایەتدانی خەڵک هیدایەتی ئێمەی دا بۆ ئەوەی خەڵکیش هیدایەت وەرگرێ من لەسەر توندڕەوی جارێکان شتێک مقارنەیەکم نووسی لە بینی سەلاح الدینی ئەیوبی و ڕیچارد یعنی مامۆستایەکی زانکۆی گلاسگۆ باسی سەلاح الدین ئەکا ئەڵێ لە دوای محەممەد عەلەیهی سەڵات وسەلام کاریگەریترین سەرکردە بوو بۆ لەبەروی سەلاح الدینی ئەیوبی لە ئەوروپا کاریگەری زۆر بەجێهێشتووە بەهۆی ئەو ئەخلاقیەوە چونکە لەوێ هەر کوشت و بڕووە ینی قسەکەم ئەوەیە کاتێک سەلیبیەکان دێن شاری عەکا ئەگرن 7,000 مسلمان سەرە بڕن بەڵام سەلاح الدین دێ قودس ئازاد ئەکا خەڵکە داگیرکەرەکە کە 100 ساڵ پێش ئەوە قودسیان داگیر کردو هەمویان ئازادەکە فعلی سەلیبیەکان فعلی داعشە فعلی سەلاح الدین کردەوەکەی سەلاح الدین نوێنەراتی ئیسلامەکە یا کردەوەی سەلیبیەکان سەربڕین و کشت و بڕەکە لەبرەوە مسلمانان قەت دوودڵ نەبن لەوەی توندڕەوی نوێنەراتی ئیسلام ناکە بەڵکو بەڕاستی دەستێکە خراوەتە ناو مسلمانان بۆ ناشینکردن بۆ ڕێگری لە داوێ بەسیترین نمونە بەڵگە ئەوەیە کە توندڕەوەکان زۆر ئیسفادیان لەو هەڵس و کەوتانە کردووە کە ئەگەر کۆمەڵی مزگەوتدا بخرێ شتێک بکرێ ئەوە سەبەبی ڕئیسیە زۆر بەش ماوەستە سامان بەدە لەم بابەتی باسمان کرد لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا گەنجێکی کورد هەستا بە کوشتنی ئافرەتێک لەوێ مە تا چەند کاریگەری دەبێت لەسەر کوردانی واروەها ڕێنمایی چییە بۆ گەنجانی کە ڕوو دەکەنە وڵاتانی بەریتانیا خود وڵاتانی ئەوروپا خۆیان بە دوور بگرن لە کۆمەڵێک تاوان تاوەکو نەخرێنە زیندانەوە یاخود مامەڵێکی خراپیشان لەگەڵدا نەکرێت وڵام جام نەمێت لە ڕێم پرسیارە چەند پامێ بگێنم یەکەمیان ڕۆژانە لە ئەوروپا خەڵک ئەکوژرێ بەڵام جەنابتان نایبیستن هەر قەزەیەک مسلمان بیکە ئیتر کورد بێ و غەیری کورد بێ دەردی خوانەڵن فۆکۆسە خەنە سەری تیشکە خەنە سەری و گەورەی ئەکەنەوە ئەوە بە تاکید بۆ سمع و کەسایەتی جالەی کوردی ناشرینە ئەمە پەیامێکیان پەیامی دۆم ئەوەیە بۆ ئەو گەنجانی دێنە ئەوروپا لەوێ یاسا هەیە ڕاستە ئازادی هەیە بەڵام ئازادەکە مقەیەد کراوە بە کۆمەڵی یاساوە ئەو بووی نییە بە هەر شێوێ بێوێت تەسەڕوفکە لەگەڵ ئافرەت و لەگەڵ ئەو واقعی کە هەیە یعنی تەنانەت یاسا هەیە ژن ئەتوانێ شکات لە مێردەکەی بکا بڵێ اغتیسابی کردم ینی مێردە و حەڵاڵی خۆیەتی یعنی بۆی یاساکە ئاو هایە بە شێوەیەکی ئاوا داڕێژراوە
خاڵێکی تران ئەوەیە کە ئەو گەنجانێمە زۆر جار نەسیحەتەکەن کاکە کە دێنە ئەوروپا پەیوەندیکەن بە مزگەوت و بە ئاهلی مزگەوتەوە چونکە وڵاتی ئیغراعاتە وڵاتی تیاچوونە یعنی ئەگەر ئاگار لە خۆن نەبێت کە ڕۆیشتی ناگەڕیتەوە یعنی زۆر جار لەوانەیە لە وڵاتی خۆمان گەنجێک تووشی ئالوودەی یەک نەوە گوناه ببێ بەڵام لەوێ سەرەنێ بە ناو غەڵەتەکانەوە تا سەرکێشێ بۆ ئەوەی یا خۆی بکوژێ یا خەڵک بکوژێ یا سجن بکرێ خواپەناو بە هەندێکجان سجنی ئەبدی شەیتر نەواستەی تایە و نەڕێز عشیرەت واستت بۆ ئەکاو نە کەس ئەتوانێت لە سجن دەرت بێنێ لەبەرەوە بەڕاستی پێشەوەی تووشی ئەو ڕووداوە بن دینێکی پاک و بێگردمان هەیە کە هەمومانە بێ فەخری پێوە بکەین مەتاعی دنیا ئەوەی خۆشیەکانی دنیای خوای گەورە لە ڕێگەی حەڵاڵەوە بۆی دابین کردووە ما باقیەکەیشی ینی من هەموو جارێ ئەڵێم ئەگەر کەسێ ئیمانی بەخوایش نەبێ بە ڕۆژی دوایی نەبێ واللهی پابند بێ بە یاساکانی ئیسلامەوە لە دنیا ژیانێکی خۆش فەرهام دێنێ بۆ خۆی زۆر سپاس مامۆستا سامان ڕەباتی بەرپرسی مەڵبەندی هەندەرانی کۆمەڵی دادگەری لەگەڵ مام سپاس بۆ بەڵێ بینەرانی عزیز لەگەڵ هاوکارم دانیال نورەدین بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر بەخواتان سپێرین سپاس بۆ هاوکارانمان خواتان لەگەڵ